سەڵاو بەڕێزان هەموو لایەکان بەخێر بێن، هیوادارم هەموو لایەکان باش ببوورن. من دەبی ئاو بێنم، ئاوم نەماوە، یەک دەقە مەجاالم پێ بدەن. ببوورم بەڕێزان، هیوادارم دەنگ بێ، هیوادارم دەنگ هەبێ. دەنگ هەیە؟ ئەگەر دەنگ هەیە دوێکم بۆ بنووسن، زەحمە نەبێ. سڵاو سەرچاو بەخێر بێن هەموو لایەکتان. یەک دەقە و ئینتەرنێت ئێرە با بکوژێنمەوە بۆی دەنگەکە باشتر بڕوە. با بکوژێنیەوە. سەرچاو بەڕێزان هەموو لایەکتان بەخێر بێن. دەنگ هەیە یان نا؟ ئەگەر دەنگ هەیە بەڵێ جار بەجار ڤۆدگاش دەخۆینەوە. جاشی تایە کاکە گیان؟ چییە ڤۆدگا؟ لە ڕوانگەی موسڵمانی دەبەنگەوە مەشروبات حرامە. محەممەد 3 ڕۆژ لەسەری خواردویەوە کاکچە. دووشەم و سێشەم و چوارشەم کاتێک تامەکەی زۆرتون بووە، داویەتی بە غولامەکەی لە دەوروبەری کەعبە بۆیان هێناوە. کاتێک تەوافی کردووە تامێکی لێداوە، داویێ و پیاوەکەی وتیان پێغەمبەری ئەڵڵا بۆ گوتی ڕاتەکەی زۆر خەست بوو. وتیان باشە ئاوت بۆ دەین. ئاوی تێکردی خواردویەتی گوتوی خەستە. ئاوی زیاتریان تێکردووە خواردویەتی گوتوی ئێستاگە باش خواردویەتی و فەرموودە هەیە و فەرموودەکەش ڕاستە. لە بەهەشدا ڕووباری خەمرتان هەیە و کانیاوی خەمرتان هەیە. من نازان بەڕاستی ئێوە زۆر سیر و سەمەرن. پارادۆکسی ئیسلامی باشە، پارادۆکسی ئیسلامی باسی کۆکتێلی جەنجەفیل و کافور دەکا لە بەهەشدا، باسی شرابی سەرمۆر دەکا. باشە محەممەد دروستی کردیە لە هین لە خورما، دۆشاوی خورما و ئایشە دڵێ مشتێک هینشمان تێدەکرد، مێوش. باشە دەڵێ بۆ گەنی دەکرد و اینجا پێغەمبەری ئەڵڵا دەی خواردەوە. یعنی من نازانم ئێوە سەیرە، یعنی ئەگەر خەڵکێک ڤۆدگا بخواتەوە یا هین بخواتەوە، ئەو ڤۆدگای نەدەخواروا بووە بوو ڤۆدگای نەدەخوار، بەڵام پیستری دەخوار لە ڤۆدگا. خۆی کاتێک لە کۆلیژی پزیشکی تەخەڕوجمان کرد لە دار ئەتبای شاری هەولێر، کابرایەک هەبوو بۆ نمونە ناوەکەی ناینم دکتۆر بوو، لە ئەنکاوە دەیهێنا ساڵی 91 یا 92 بۆمان. ئیتر ئەوە بوو تەنانەت زۆر خراپ، بۆ نمونە خەمری کردبوو کە نسبەتەکەی یەکجار زۆر بوو. بەڵام ئەو ڤۆدگای ئەمڕۆ دروست دەکرێت بە تەکنیکێکی زۆر جوان نوێ دەکرێت، ڕێگات دن مادەی ژەهراوی بچێتە ناوە و قیاسی نسبەتی ئەلکحۆلی دەکەن، بەڵام ئەوی لە ماڵانەوە دروست دەکرێتن ئەسڵن زۆر خەسترە لەوەی کەوا بۆ نمونە کۆمپانیاکان دروستی دەکەن. بەڕاستی بەرسەیرە. دەزانم ڕێی خۆتانە کاکە گیان، خۆم نشی چم نەگوتێ چاوی چاو، منیش وەڵام دەمە بۆی خەڵک تۆزێک تێبگاتن، تۆزێک عەقڵی خۆی بەکاربێنێ. باشە هەموو لایەکتان بەخێر بێن. سیر کە بەڕێزان مەوزوعی ڕێکخرا و دروستکردن و ڕێکخرا و لە کوردستان ڕێکخرا و ناوەندی ئازاد و ڕێکخراوی هیزر و ڕێکخرا و سەردەمانێکە گفتوگۆی لەسەر دەکرێت لەلایەن کەسانێکیش لەگەڵ ئەو پەڕێزم دەور و تەئسیرێکی ئەو تۆیان نەبووە لەسەر جوولانەوەی ئاتستی لە کوردستان. چاوی چاوم سیرکەن بە ئەوی ژێربەڕا بابێتە سەربەڕا، چونکە خەریکە ناوی پشتیوان عەبدوڵڵاش تێوە دەگڵێنن لەو کارە قێزەوەنانەی خۆتان. ناوی پشتیوان عەبدوڵڵا پیس دەکەن، تێوە دەگڵێنن لەم کارە قێزەوەنەی خۆتان. پشتیوان عەبدوڵڵا بە درێژایی تەمەنی
لەو کاتەی پێم ناوەتە تەمەنی هەرزەکاری دژایەتی دەسەڵاتی دژە مرۆیم کردووە، ڕێبازی من بریتی بووە لە ئازادی و یەکسانی، بۆچی خەڵک تێناگا؟ من هەمیشە بەرژەوەندی گشتی خەڵکم ویستووە لە پێش بەرژەوەندی تایبەتی خۆم، ئامادە بوویمە ژیانی خۆم ببەخشم لە پێناو بەرژەوەندی گشتی، نەجارێک و نە دوو جار و نە سێ جار و نە چار جار و نە پێنج جار و نە شەش جار. خەڵک بۆچی لەو مۆزوعە تێناگا؟ خەڵک دەیەوێتن لە ڕێگای کلاوات پارە بخاتە گیرفانیەوە. من بە درێژایی مێژووی خۆم پارەم لە گیرفانم دەرکردیە و لە پێناو بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان و لە پێناو سیاسەتکردن سەرفم کردووە. ئێوە زۆر سیر و سەمەرەن لە خۆتانەوە دێن سەیری خەڵکانی تر دەکەن. ئەگەر هاتو ئەمڕۆ کە پشتیوان عەبدوڵڵا بووە بە ڕەقەم لە کوردستان، خەڵک حساب بۆ قسەکانی دەکا، مێن ڕێکخراو پێک بینن لە ژێرناوی تێوەگڵانی پشتیوان عەبدوڵڵا. ئەو ڕێکخراوەی بەم دوایە دروست بوو بە ناوی هیزری ئازاد. من نزیک ساڵێکە ئاگادارم کەوا کادرەکانی پارتی لە شاری هەولێر مەجموعە کەسانێکن پێویست ناکە ناویان بێنم، دەیانویست ڕێکخراوێکی ئاتستی پێک بینن وەک بەدیل بۆ دابران یاخود احتیوای بستنەوەی ئاتستی بکەن. لە سەرەتا لە ڕێگای ناوەندی ئازاد دەستیان بۆی برد، شکستی هێنا. دواتر کادرەکانی پارتی ویستیان لە ڕێگایەشتر دەستی بۆ ببەن، بەڵام بە حکمەوەی کەسانێکی قێزەوەنن و دەسەڵاتی کوردی هیچ ئەعتیبارێکی نەماوە لە ناو گەنجان و لاوانی کوردستان، هاتون دەستیان بۆ مەجموعە کەسانێک برد کە ناسراو بوون لەلایەن ئاتستەکان. پەیوەندیان بە من کرد 6 مانگ بەر لە ئێستا، گوتیان خۆت تەنانەت پرۆژەکەی بنووسە. گوتم من کار لەگەڵ پارتی ناکەم. گوتیان تۆ چێ گوتیەتی پارتی؟ گوتم من دەزانم ئێوە لە ژێر سێبەری پارتی کار دەکەن، پشتیوان عەبدوڵڵا کار لەگەڵ دەسەڵات ناکا. و ئەوانەی پەیوەندیان بە من کرد کاک سەفوان بوو، باناوەکەی با بهێنرێت چکە مۆزوعەکە خەریکە زۆر بێتان دەبی. کاک سەفوان بوو و جارێکیان تەنانەت لەم دوایەنەش کاک ئازادی بیابان بوو، پەیوەندی بە من کرد، گوتی بۆچی نابی بە ئەندام؟ گوتم ئایا پارتی دیموکراتی کوردستان کەسێکی قبوڵە کە ڕۆژانە قسە لەسەر پارتی بکە، دش بە سیاسەتەکانی پارتی قسە بکە، ببێ بە ئەندامی ڕێکخراوێکی کە ڕێکخراوی ئاتستانە؟ گوتی ئەڵبەتە قبوڵی نییە. گوتم تەواو مەوزوعەکە بڕایەوە، تێگەیشتن. و تەنانەت کاتی خۆی کاک واران، کاک ئازادی قەڵا، کاک زەردەشت، کاک گوڵی سوور کە دانێشتر پەیوەندیان بە من کرد، من تەلەفۆنم لەسەریان داخستەوە، گوتم من هیچ پەیوەندیم بەو ڕێکخراوە نییە، من ئەندامی ئەو ڕێکخراوە نیم، بە درێژایی تەمەنی سیاسیم، من شەڕم کردیە لە پێناو ئازادی و یەکسانی. ئێستا لەگەڵ هاوڕێیەکی ئازیز قسەم دەکرد، دەڵێن نیازی پێکێنانی ڕێکخراوێکیان هەیە لە سلێمانی و بڵاو بۆیتەوە تو ئەندامی. عەجیب غەریب، عەجیب غەریب. من کرام بە ئەندامی ڕێکخراوەکەی سلێمانیش کە خورشید یەکێک بوو لەوانەی پەیوەندی پێوە کردم 3 ڕۆژ بەر لە ئێستا. گوتم ئەو ڕێکخراوە من بە هیچ جۆرێک ئامادە نیمە کاری تێدا بکەم و لە ڕیزیدا کار بکەم. هەڵوێستی خۆم یەکلا کردەوە بۆ کا خورشید، گوتی تەنانەت پرۆژەی نووسراوە و بەرنامەی نووسراوە و کا خورشید بابێ ئەگەروانیە با وەڵام بداتەوە. پشتیوان عەبدوڵڵا ئەندامی ئەو ڕێکخراوەی سلێمانیش نییە، هەرویستم ڕوونی کەمەوە بۆی ئەوەی بەڕێز و ئازیز من پەیوەندیم بە هیچ کامێک لەو ڕێکخراوانە نییە. من یەک کار هەیە دەستی بۆ دەبم وەلەو فترەش ڕەنگ بێ ڕای بگەینن، ئەویش ئەوەیە سندوقی کۆمەک بۆ مناڵانی هەتی و لێقەوماوی کوردستان. سیرکە ملەتی کورد چۆنە؟ لە هەر کوێیەک بیانەوێت تۆزێک پارە بێ بۆ گیرفانیان دەچن خەریجی پێکێنانی ڕێکخراو دەبن، بەڵام کاتێک دووسند لە گیرفانیان دەرچێ زۆربەی زۆری ئاتیستەکانیش ئامادەی کارکردنیان تێدا نییە. کارێکی زۆر شەرافەتمەندترە پێکێنانی سندوقێکی کۆمەک کە پارە مانگانە لە گیرفانی ئێمەوە دەربچێ، کاری مرۆڤ دۆستی پێ بکەین بەڵام بەرامبەر بە خەڵکی کوردستان. من نابم بە ئەندامی هیچ ڕێکخراوێک، هیوادارم ئەو پەیامەی من دوای پەیام بێ قسە و قسەلۆک لەسەر پشتیوان عەبدوڵڵا دروست مەکەن. من مارکسیم، من نابم، من تەواو لە ڕابردوودا هەڵەیەکم کرد کاتێک بووم بە ئەندامی بستنەوەی گۆڕان، هەمان هەڵە دووبارە ناکەمەوە. بە باوکی پارتیش پشتیوان عەبدوڵڵا ناکرێ، بە باوکی یەکێتیش پشتیوان عەبدوڵڵا ناکرێ و خۆی نافرۆشێ. چاک بزانن لەو تەمەنە من ڕەنگ بێ جیاوازم لەگەڵ زۆرێک لە خەڵک، هەم لە ڕووی مەبدەئی سیاسیەوە، هەم لە ڕوانگەی ئەوەی بڕوان بە بستنەوەی کوردایەتی نییە، دژایەتی ئاین دەکەم،
من بڕوان بە مرۆڤایەتی هەیە، مرۆڤایەتی بۆ من بنەمایە و مرۆڤایەتی ئامانج و بە درێژایی تەمەنم ئاواژیام و بەو شێوەش دەمێنمەوە. دوو، من لە وڵاتێکدا دەژیم پێویست بەوە ناکاتن. ڕەنگ بێ زۆر جاروێ مرۆڤ لە ڕوانگەی خراپی بارودۆخی ژیانەوە، خراپی بارودۆخی ئابوووریەوە چاری ناچار بێ خۆی بەدەسەڵات بفرۆشێ، بەڵام من ئەو فاکتەرش لە ژیانی من بوونی نییە. باشە من کاکە وەکو پادشا دەژیم، باشە تەنانەت سمێڵ قوتان خەریکە شێت بن دڵن ئەو پیاوە دکتۆرە کەچی ڕۆژانە لەسەر لایڤش قسە دەکات. باشە تەواو، ینی مەوزوعەکەی یەکلابەوە. بێجگە لەوەش دەسەڵاتی پاراستنی پارتی لە ڕووداوی 25 شوباتەوە 2011ەوە کورە کچ نەما بۆم نەنێرێ، کورە ژن نەما بۆم نەنێرێ، کورە هیچ نەمان بۆم نەنێرێ، بۆی بکەومە کەمینەوە دووشتم بۆ لێ بەدەستبێنی. تەسەوڕکەن پاراستن 7 ساڵ و نیو لە دواوت بێ نەتوانی هیچ لەزمەیەک لەسەر بگرێ. هەی ئافرین پاراستنی پارتی دیموکراتی کوردستان، هەر بژی کورد و عەرەب وەحیە نضال 7 ساڵ و نیو لە دوای پشتیوان عەبدوڵڵای بۆی دەمی پشتیوان عەبدوڵڵا بگری، کچی بۆ دەنێری، ژنی بۆ دەنێری، بۆ ئەوەی شتێک بیتن، قسەیەک، دەنجێک، ڤیدیۆیەک هیچت پێ ناکرێت. پاراستن ئەک ئافرین پاراستنی پارتی دیموکراتی کوردستان. باشە تەنانەت هەر بۆڕۆم پاراستنێک لە ئەوروپا پەیوەندی بە من کرد، گوتی من بۆ ئیسرائیل کار دەکەم. فەرموو کاکە، گوتی ئێمە زۆر معجبین بە قسەکانی تۆ، ئەگەر هات و پاسپۆرتەکەت بنێری ڤیزەت بۆ وەردەگرم چی بۆ تەل ئەبیب. گوتم نا ببوورە بەڕێزم، گوتم من پێویستم بەو شتانە نییە. باشە گوتم پێویستم بەو شتانە نییە. باش بچم بۆ تەل ئەبیب، خۆم دەچم بۆ کۆنفرانسی پزیشکی و دەشتم لە داهاتوو، چکە ئیسرائیل یەکێکە لە وڵاتانەی کە زۆر بەتوانایە لە ڕووی نەخۆشیەکانی خوێنەوە. کار کاتێک ویستمەوە بخۆم دەچم و تەواو پێویستم بە ئێوە نییە. دەیانەوێت بم خەنە تەلەکەوە ناو کەمینەکەی پارتی دیموکراتی، ناکەومە ناویەوە. باشە و من لەبەر ئەوە باڕوومبی بۆ هەموو کەسێک، من ئەندامی هیچ ڕێکخراوێک نیم. وە کاتی خۆی بە کاک زەردەشتم گوت پەیوەندیان بە من کرد، بە کاک گوارانم گوت، بە ئازادی قەڵام گوت کاتێک پەیوەندیان بە من کرد. دوو کەسی تریشیان لەگەڵا بگوتم کاکە گیان ناوی من مەهێنن، پەیوەندی بە من مەکەن هیچی تر، ڕجاءن لێتان بێزار بووم بۆ ئامۆژگاریکردن پەیوەندی بە من مەکەن. و تەلەفۆنەکەم لەسەریان داخستەوە و کاک سەفوانی جوابزام لەگەڵیاندا بوو، یەکسەر دواتریش لێم تووڕە بوون و تەنانەت هەندێک قسەشیان لەسرم کردبوو، بەڵام مشکلە نییە. باش تەواو من ئەگەر هات و سیاست بکەم لە ڕیزی حیزبەکان بڕوا بگەن پۆستی باڵام پێدەدەن. چاک بزانین لەو مەوزوعە، ئەگەر بمەوێ خۆم تەسلیم بە حیزبەکان بکەم پۆستی باڵام پێدەم، نایم لە ڕێگای ڕێکخراوێکی ئاتستی لەگەڵ ئەو حیزبانە کار بکەم. ئەمە قسەی قۆڕە، ئەمە قسەی قۆڕە. ئەوەتە کاک زەردەشت و کاگواران شایدن سەبارە بۆ مۆزوعە. لەبەرەوە مێندی ئایا بڵاوکەنەوە ئەو ڕێکخراوەی سلێمانی پشتیوان عەبدوڵڵا تێیدا ئەندامە و ئەو ڕێکخراوەی فڵانە شوێن پشتیوان ئەندامی هیچیان نیمە، بۆ خۆیان قسە دەکەن پشتیوان عەبدوڵڵا ئاگای لە هیچ نییە و هەر کەسێک پەیوەندی کردیە ڕەفزم کردوتەوە، ڕجاءن بۆ ئەو بابەتە پەیوەندی بە من مەکەوە. بەڵام یەک قسەم کردی ئێستاگەش دەڵێم، ئەگەر دەسەڵات بە فعلی دەیەوێ زەربەیەکی کوشندا لە ئیسلامی سیاسیدا لە کوردستان فەرم و بزانم دەستی پێشکەش دەکات بە ئارتیستەکان لە ڕوانگەی میدیا، لە ڕوانگەی پاراستن، نەک پارە. پشتیوان عەبدوڵڵا ئامادەیە دەمی خۆی بگرێت بەرامبەر بە دەسەڵات، ئەگەر هات و دەسەڵات ئامادە بێ کەناڵێکی تەلەڤیزیۆنی پێ بدە، ڕۆژانە 2 سعات لە تەلەڤیزیۆنەکە ئەو قسانەی لە فەیسبوک دەیکەم لە تەلەڤیزیۆنەکانی وانەوە بیکەم و تەوجیهی خەڵکی کوردستانی بکەم. چکە سیاست چییە؟ ئەخذ وعەتا، تەنازولاتە لەو بوارە ئەویش بەمانای ئەوە نا کە من دەبم بە پیاوی دەسەڵات یا دەبم بە ئەندامی فڵانە حیزب. نەخێر، ئیتیفاقێکی سیاسیە لە لایەن دوولایەن ئەوە دەکرێتن. باشە تەواو مەوزوعەکەی من زۆر ڕۆشنە. من نە ئەندامی ناوەندی ئازاد بوویمە، نە ئەندامی ڕێکخراوی هیزری ئازادە، هیزرە نازانم ناوی چییە،
نە ئەو ڕێکخراوی لە سلێمانی کە گوایە پێک دێ من ئەندام نیم. ڕێبازی من ڕێبازی یەکسانی و ئازادیە. من بڕوام بە دوا شەڕ هەیە، شەڕی مان و نەمان. کاتە خەڵک دەیکا دژ بە نەبوونی دادپەروەری و ئازادی. کاتێک دەسەڵات خۆی هۆکارە بۆ ئەو بارودۆخی هاتۆتە ئاراوە، ڕێکخراوی ئاتستی چی؟ کورە من پرسیارتان لێ دەکەم، پرسیار پارتی دیموکراتی کوردستان و ئاتیزبوون، ئەندامی پارتی و ئاتیزبوون کوجا مەرحەبا؟ تۆ بڵێ پێشڕەوی کورد پارتیە، سەرۆکمان بارزانیە، و کەسێک ڕەخنەی لە پارتی کرد مڕەی لێ بکەی، شەقی تێ هەڵ بدەی، و لە مامۆستا بدەی لەسەر شەقام، و تەقەی سەرت بێ، و زەردەشتی رۆر بکەی، و لەولاوە بێ بڵێ من ئاتیستم. کاکە ئاتیزبوون بڕوای بە ڕەخنەگری هەیە، پرسیارکردن هەیە لەسەر شتەکان، بڕوای بە شک و گومان هەیە. تۆ چۆن دەکرێت ئەندامی بنەماڵەی بارزانی بی لەولاشەوە بڵێ من ئاتیستم؟ کوجا مەرحەبا؟ من نازان بەڕاستی گاڵتەم بەو شتانە دێتن. باشە، گاڵتەم بەو شتانە دێتن، سەیر و سەمەرەیە. باشە، ئاتیزبوونیی جارێ تۆ لە ڕیزی حیزبەکەی خۆت ڕەخنە قبول بکە، چونکە ئاتیزبوون بریتیە لەسەر بنەمای ڕەخنە، هەڵسەنگاندن، بیرکردنەوە، شک و گومان. ئەگەر تۆ بڕوات بەوانە نەبیتن و لە ڕیزی حیزبێکدا کار بکەی کە بڕوای بەو شتانە نییە، هەڵسەنگاندن و ڕەخنە و شک و گومان و پرسیار، تۆ چۆن دەتوانی ئیدعای ئاتیزبوون بکەی؟ چاوی چاوم ناتوانی، هەڵبەتە ناتوانی. بەڵام هەندێکتان هاتوون خۆتان کردووە بە ئاتست، دەتانەوێت بێن خۆتان بخزێن ناو بستنەوەکە بۆ احتیواکردنی ئەو بستنەوە. و من داوا لە هەموو گەنجانی کوردەکەم، لە هەولێر، لە سلێمانی، لە دهۆک، هەرگیز مەبن بە ئەندامی ئەو ڕێکخراوانە. ئەوانە کۆمەڵێک مرۆڤی کەلەکەچین، کلااوچین، لە پێناو بەدەستهێنانی ئیمتیازاتی تایبەت بۆ خۆیان کار دەکەن. هیچی تر نیە مەوزوعەکە. شەڕی ئێمە تەنانەت شەڕی دینیش نییە لە ڕاستیدا. شەڕی دین شەڕێکی ناڕاستە و خۆیە بۆ گەیشتن بە مەرامێکی بەرزتر. بریتیە لە بەدیهێنانی هۆشمەندی. هۆشمەندی بەدی هات ئەو کاتە خەڵک دەیەوێتن بە هەشتێک لەم ژیانە دروست بکە کە ئازادی و یەکسانی تێدابی. ئەجینە ئەو شەڕی ئێمە پێمان وایە بربەستە. شەڕی دین بربەستە، دەبی ئەو شەڕە بکەین، ئەو دیوارە بڕخێنین بۆی خەڵک ئەو کاتە دەستبەرداری خوڕافە بێ و بڕوای بەوە بێ وشار بێتەوە و لەم دنیاە ژیانێکی ئازاد و یەکسان بخڵخێنی. تەواو مەوزوعەکە لەوێوەیە. ئەجینا دین ئەسڵەن قسەی لەسەر ناکەین. کاک زەردەش وابزانم من و تۆش چەند جارێک قسەمان کردیە، وابزانم ئەو قسانێکەوە ئێستا کردم هەمان ئەو قسانەیەکەوە لەگەڵ تۆ کردومە. باشە، و لە ژیانیشمدا من جگە لە ڕازگۆیی ئاماژەم بە یەک شت نەکردیە لە دەرەوەی ڕازگۆیی. باشە، و من لەو کەسانە نیم کەوا خەڵک فریو بدەم، و زۆر جاریش هەیە خەڵک بە من دەڵێن بە حوکمی ئەوەی تۆ زۆر ڕقی لە قسەکانت. بەڵێ، ڕازگۆیی مرۆڤی ڕازگۆ دەبێت ڕق بێ. من تەنانەت تاکتیکیشم نییە. کێشەی من ئەوەدایە من تەنانەت بە کەلک سیاسەتکردن نایم ئازیزان، چکە من تاکتیک لە ژیانمدا نییە. تاکتیک واتە درۆ و دەلەسا. تاکتیک واتە درۆ و دەلەسا، واتە فریودان، واتە لە خشتە بردن بۆ گەیشتن بە مەبەستێکی باڵاتر. من بڕوام بە تاکتیکیش نییە. تەنانەت چەندێک لە هاوڕێیانی خۆمان کە گوایە ئاتستن لە من تووڕە بووینە، چکە بە شێوەیەک بەرخوردم لەگەڵیان کردی لە لایڤەکان پێوە نیگەران بووینە. من کاک سەفوان وەردەگرم، هەر بژی کاک سەفوان ئێستا کە تۆ وەردەگرم کاکە گیان، ئێستا تۆ وەردەگرم بۆی ئەگەر هاتو قسەکانم وانە بوو بڵێ وانە. من ئاگاداری هیچ نیم، بەڵام ئەمڕۆ ناوت دێنن کاکە چا من ئاگام لە هیچ دێنن چاوی چاوم پۆچی ناوم دێنن. دکتۆر گیان سڵاو. سەرچاو کاک ئەوە بۆ مزانی سەفوانە. فەرموو کاک ئازاد، فەرموو. دکتۆر گیان من چاوت ماز دەکەم، ڕێز و خۆشەویستیم هەیە بەس ئاماژە بەناو مەکە ڕجان بەو نبجێت لەو ناوانەی خۆمان داوای لێبردن دەکەم کاک ئازاد، ئاماژە بە هیچ ناوێک مەکە. من لەسەر ئەم باسە نییە دکتۆر گیان. من وەکو قەڵایەک دەبم لە پشت ڕازگۆیەکانی تو
تا ئەو کاتەی ژیان دەستپێرم. سوپاس دەکەم کاکە برا. تۆ مرۆڤەکی ڕاستگۆ و دەستپاک و ئەمینی فعلەن تااقەتی سیاستت نییە لەبەر ئەوەی بەکەلکی سیاست نایە لەبەر ڕاستگۆیەکەت لەبەر سەریعیەکەت. تۆ ئەگەر خەڵک هەندە پەرۆشی ڕێکخرا و هەر شتێکە بابێ وەکو جەنابەت من سەدان کەس پەیوەندی پێوە کردوم لە دەرەوەی وڵات وتیان عەزمان لەیە پەیوەندی لەگەر کاک دکتۆر کاک ئاری بکەین بۆ ئەم ڕێکخراوەی کە منداری نەوەی دواڕۆژ هەژارەکان نەوی سارێ 100 کەس پێ بگەێنن. ئەگەر هەر کەسێک ویزدانی ئەتایستی تێدایە، ئازادی خوازی تێدایە، ڕاستگۆیانە، باشترین کار ئەو کارەی جەنابتە. من ئەگەر نەتوانم هەرچ بکەم دەتوانم بە نەخۆشیش کۆران بە کۆران بگەڕێم لەگەریان خزمەتیان بکەم ئەگەر ئەم کارە گچکەترین کاریشم پێ بسپێرن من لەگەر ئێوە. بەسە ئێمە باواز لە مێز و کورسی و ژوورگرتن و کاری ڕێکخراوەیی بەسە واز بێنین. ئەگەر بۆ کاری دزی نییە و ئەگەر بۆ کاری شەرمەزاری نییە ئێمە باواز بینین لە پارتیوێچەتی بەسە عیبە ئێمە دەرێن ئەوانە دواکەوتونە ئەوانە وانەوانە ئەگەر دواکەوتونە ئەی بۆ دەچین خۆیان پێدا شۆڕ دەکەینەوە دکتۆر جان. ئیترەوە کەیت خۆیتیان کاکە گیان کاک ئازاد بەڵام ئەو ڕێبازی ئەوانە لەگەڵ من نایەتەوە. من لە جیهانێکی تردا دەژیم خەیاڵ بە جیهانێکی تر دەکەم ئەوانش بڕوان بە جیهانێکی تر هەیە هەرکەس ئازادە چۆن بەڵام ویستم من دێرەدا پاکەمەوە بۆ هەموو خەڵکەوە من پەیوەندیم بە هیچەوە نییە ئاگادار بن. بەڵێ بەسپاسی تۆ دەکەم. ئامۆژگاریەکانی تو بوو وای لە منیش کرد لە خۆم لەم کارە زوو قوتار بم. بەڕاستی کاری قێزەون منیش تێی نەکەوتم. سپاس گوزارم بۆ جەنابت و بۆ خۆم کە منیش تا ئێستا نەکراوم نەفرۆشاوم هەرچی ئازاد خۆشناو بناسێ دەزانی چۆنە. بەڵام من دکتۆرجان ئەم ڕێکخراو ئەم کارەی تۆ دەست کردێ ئەگەر سەر بگری من دەبما کەسێک شەو ڕۆژ لێک گرێ دەدەم بۆ خزمەتی منداری سەردەگرێ خەمی ئەوەت نەبیتن سەردەگرێ و لەو ماوەیە ڕاستەکەی ئەعلانیشی دەکەین لەگەڵ مەجموعە ڕەفیقانێک کۆبوونەوەیەک دەکەین و ئەعلانی دەکەین و تا سندوقکە دەیان کەس پەیوەندی بە منەوە کردێ لە خارج دەرێکا کە ئێمە عەزمان لێ بە دکتۆر برێت تۆی لێ نێزییکی ئەگەر ئێمەش دەستمان دیار بێ وتم کاکە خەمتان نەبێ بۆ هەموو کەسێک قاقەز دێ تۆ چەند دەتوانی چەند ناتوانانی. ئەمە باشە ئێمە دەست بۆ جیفانمان بین نەک دەست بۆ چەکمەزەی پارە و قاسە ببین. با فێر بین تکایە با فێر بین یەک دیمان خۆش بێ ڕەخنە قبولکەین بینە مەیدانەکە بە ڕاستگۆیانە هێندە چاودا نەنین بۆ پارە و پول. من تەنها ڕێز و خۆشەویستیم هەیە بۆ تو هەر من لە پشت دەبم وەک قەڵایەک و چاوت گوزاریشم بۆ ڕاستیەکە چاوت هەربژی زۆر سپاس بۆ بەشداریت بۆ ئامادەیت. نیرۆ جەمال فەرموو. دکتۆر جان چۆنی کاکە براحواڵە چۆنە؟ دکتۆر جان باسی تەوەرەکەت من ماوەیەکی زۆرە تەتەبوعی تۆکەم. بەڵێ ئەوەی کەوای لێکردن ڕێزم هەبێ بووت ئەو ئوسلوبەتە سپاس دەکەم ئەو ئەخلاقەتە. دکتۆر زۆر کەس هەیە بەرنامەی هەیە وشتی هەیە بڕوان پێ بکە وەکو تۆ کە ئەڵێ تا ئێستا ئیتیساڵم بە هیچ کەسیشانە نەکردووە چکە دڵم ئەو وەڕۆژ تۆم دی زانیم پاچیت. سپاست دەکەم کاکە لە خۆشەویستی و ئازیزی ڕێست هەیە ڕقیت دەستە خۆش بێ چونکو پاچیت مجاملە نازانی چونکو مجاملە لەسەر دەکەوێت. پاشی وەکو تۆ زۆر کەمە دکتۆر زۆر کەمە پاشی تایە بەڵام زۆر کەمە. سپاست دەکەم میلەتی کورد فێر بووە شتێک گوەر نەگرێ مستەحیلە شتێ بە. ئەمەم لە تۆ دی کە ئەو شتێکیکەی بە پاچەیەکەیت مجاملەشی تیان نییە. ئەوە چەند ماوەیەکی چەنە من و تۆ قسە ئەکەین من هیچ بەرنامەیەک بەشداریتیان نەکردووە چونکە ئیمانم بە هیچ کەسێک نییە کە پاچێکی تیابێت لە ناو خودی خۆیە. من بەرنامەکەی تۆ تەتەبوعم کردووە و ئەزانم چۆنی بۆ مادام تۆ لەلایەن هیچ دانێک نەکڕاویت ئەوە سەربەرزیە بۆ تۆ.
لا ناشتوانم کاکەجان من ناشتوانن من پەیامی خۆم ڕوون ڕاگرتیە دکتۆر دیارە هەر ئەو ڕۆژەی کڕایت هەر بە دەم و چاو تا دیارە بە دەنگ تا دیارە ئەو دەنگە زوڵاڵی ئێستا هەتا نادمێنێ تۆ زوڵاڵی چونکو بۆ پاشی قساکەیت و لە کەس ناترسی دەست خۆش بێ هەر سەرکەوتوە بزانە دڵمان بەدڵ لەگەڵتانی نەک بڵێ دڵمان هەستی پێەکە هەر ئاوا لەش ساخ بێ بەس دکتۆر گیان تۆزێکیش احتیمام بە سەحەتی خۆ بە مشکلە نییە ئەوە بەسیتە دکتۆر باسی ئەو وۆدکایە کرد بە شتێکی پێ بڵێم کاکە ئەڵێ بوخاری ئەیڵێ بوخاری ئەڵێ دوو کورد چوون بۆ یەمەن هاتن بە پێغەمەریان وتیان پێغەمەر ئەچین بۆ یەمەن دوو شەرابیان هەیە لە شەعیر و هین دروست کرێ گەرم دروستەکرێ بەتر و نازام چییە معتەقە شتێکە نامیان بخوینەوە ئەڵێ ئشرەبا وەلا تەسکەرە ئشرەبا وەلا تەسکەرە کابرایەک لە بڵێ کابرایەک لە مامۆسایکی ئەسهەرە پرسیاڵێ یعنی چی بخۆنەوە و سەرخۆش مەبن یعنی مەشروبە ئەڵێ نا بۆی تەفسیرەکە ئەڵێ نا مەشروب نییە ئەمە شەرابە شەراب بۆی ئێهێنن پێغەمبەریان خۆشی بۆی ئێهێنن ئەویش وكان عنه يروى عنه كان يشرب في الليلة الأولى والثانية والثالثة وما تبقى منها في الليلة الرابعة والخامسة يعني أيبيس شرحي كاكا أما شراب نية أما هنا مع عصيرة وتي باشا عصير لزماني في خمرة سلاجة نبوة ببين روش تخمرك وهم لزانين ست تخمرك لقرمايا بكتيريا دوتها بكتيريا كشي كافة شراب وتي نا إيوه غلط يجيشتون أو النية أو بونعنا باز ناكريت محاولة يك برسيار أجر هاتو حراما بوتي محمد لروجي توارم ديدا بغلامك يدي قد بخوها طالبوا حزي لهنا جون وكرا حزي ل تام خوشكيتي كطالبوا نيقادو تاوي يخويتي شربت نییە لە دورگەی عەرەبی لە گەرمای 45 جاروێ 50 بۆ 55 دابنەی بۆ ڕۆژی دووەم نسبەتێک لە ئەلکۆلی نەکەوێتە ناو باشە بەس نسبەتێک لە ئەلکۆلی نەکەوێتە ناو تۆ زڵمی عەلێمەکە بۆ خوا قسە بکەین ئەڵێن لە شاخەکانی کوردستان بەفری بۆ هات بەفر لە یەخچاڵەکانە دکتۆر کاتم زۆر ناگرم بەس یەک شتم هەیە ئەمێ بیڵێم بەنسبەت میلەتی کورد ئەم موسڵمانانی کە ئاوا مێشتیان پوود بوو و هین وەرناگرێ ئەڵێ تەجروبەیەکیان کرد لەسەر 5 مەیمون 5 مەیمونیان هێنا خستیانە ژوورێکەوە پێیژەیەکیان بۆ دانا و لەسەری پێیژەکە مۆزێکیان بۆ دانان مەیمونەکان محاوەریانە کرد بچنە سەرەوە مۆزەکە بخۆن ئاوی گەرمیان پیاکردن هاتنە خوارەوە هەموو محاوەریان کرد ماوەیەکی زۆر هاتن یەکێ لەو پێنجەیان گۆڕی دانێکی تازەیان هێنا تازەکە نازانێ سەر پێیژەکە و هەموو لیاننا نەی ئەزانی بۆچی لیایان بەس ئەوان ئایانزانی ئەگەر ئەو بچێتە سەرەوە ئاوی گەرمیان پیاکردن والحاصل گیەکەی دەکە گۆڕیان وای لێ هات هەر پێنجیان گۆڕی کە مەیمونی تازانێ هێنایە ژوورەوە مەیمونەکە ئەوی سەرکەوێ بە هەموو لیانیان نەیان نەزانی بۆچی کۆنەکان ئایانزانی بۆچی چکە ئاوی گەرما تازەکان نەیان نەزانی ئەمە پێی وتێت تابوو ملەتی کورد فێری ئەم تابووە لە کۆن و پیان وتووە نابێت ئێستا باوک ئەیا بە کوڕەکەی ئەڵێ نابێت باسی قورعانکەیت نابێت ڕەخنەی لێ بگری خۆشی نازانێ بۆچی نابێت بەس ئەزانن وەختی خۆی ئەزانن چی بۆچی بووە چکە سەریان بڕاوە قاچیان بڕاوە دەستیان بڕاوە محەممەد نەگەوە محەممەد هاتنە بابەتەکەت بەرەچی ڕاستکە محەممەد دەستنوێژی شۆریوە بە شەراب گوتی ما ئەنتەهورە لە شەوی جنۆکە ئیبن مەسعود دەی دەپرسی دەڵێ هیچ ئاوت پێیە دەڵێتن شەرابم پێیە دەڵێ بینە مشکیلە نییە دەستنوێژی پێدەشوا دەڵێ ئینەه ماء طهورا دەڵێ ئاوێکی پاکە دەستنوێژی پێدەشواتن یعنی من نازانم هاتوونە موسڵمانان دەیانەوێت چ پەیامێک بدەن على ئەساس چ پەیامێک بدەن دکتۆر من لە سویدێکی عەرەقە ناکەیتەوە تۆ ئوستاد ساگەزانی عەرەقە ناکەیتەوە ڕۆژی 2 جار خۆمەشۆم 3 جار خۆمەشۆم تەسەوری خۆ بکە لە جەزیرەی عەرەبی 50 دەرەجەیە
بە پەرداخی ئاو خۆتی پێ بشۆی بەرتی پێ بشۆی تنتی پێ بشۆی غەرغەرەی پێ بکەیت ئەوە نەبوو ڕاستەکەی پەرداخ ئەوەندەش غوسل ئەوە بڵێ بەنی پەرداخ من ئەڵێم لێرە عەرەقە ناکەیتەوە 2000-3000 خۆ دەشۆیت بە پەرداخی ئاو ئەو بۆگەنەی کە لە لەشتە بە چێسەتە دەرەوە فەرموو بە یەکێ لە موسڵمانەکان بەس ئەوەنە خۆی بچێت تاقی کاتەوە لە سلێمانی لە کوردستان بچێ بە پەرداخی ئەو خۆی بشووە بۆنی سەجی تۆپی لێنە کاکە گریمان ئەوەندە نەبوو گریمان 5 ئەوەندە بوو سا باشە چکان دەیشاندرێن باشە خاتریانە گریمان دکتۆر خاتریان دەگە گریمان 2 لیتر چێ هەیە بە 2 لیتر بتوانێت غوسل لە خۆی دەرکا باشە ئەوە بوخاری و مسلم و 15 سەرچاوی ئیسلامی ئاماژەیان پێکردی و فەرمودەکەش لە چەند سەرچاو لە چەند کەس هاتەوە لە یەک کەس نییە بەوەندە غوسلی ینی خۆی غوسلی دەکردیە دەست نوێژیشی بەوەندە شۆریوە باشە بڕوا بکە بۆنی بەس بن باخەڵی بۆ ناڕوات بەس بۆنی بن باخەڵ والحاصل زۆر باش دەستەکانە خۆش بێ هەر ئەوە بینی دەست خۆش بێ هەر ئاگاشمان لێتە هەر سەرکەوتو باس دەکەم دکتۆر بژی بە میوانم هەر بژیت کاکە برا هەر بژیت زۆر سپاس با لە بابەت دەرنەچین کا خورشید ئاکرەی وەربگرین چۆنی کا خورشید سڵاو دکتۆر ئەم کاتە و باش واساکەم دەست خۆش بێ بۆ بوژاندنەوەی ئەو بەرنامە و ئەو قسە خۆشانەی جەنابەت دکتۆر ئێمە هەموو شانازی ئەکەین بە جەنابتەوە سپاس دەکەم لە پاک و خاوێنی خۆت لە پاک و خاوێنی خۆت لە ڕەوشەنبیری خۆت لە زانستی خۆت پەیامێکم هەیە بۆ گشت ئەتایستانی کوردستان و بۆ هەموو تاکێکی کوردی کوردستان کا خورشید با یەک پرسیار لە تۆ بووم تۆ 3 ڕۆژ یا 2 ڕۆژ بەر لە ئێستا پەیوەندیت کرد گوت ڕێکخراوێک لە سلێمانی پێکاتیە نەمگوت من کاری تێدا ناکەم چیم پێوتی بەڵێ ئێستا بە وردی دێمە سەر ئەو بابەتانە چکە با لەسەر بابەت با قسە بکەین فەرموو بەڵێ طبعا جەنابەت و کاک مەریوان هەموو ناویان ناینەم یەک بە یەک هەمویان ئاگادارن کە پەیوەندیم کردووە بە هەموو تاکێکی ئەتا ئێستا لە دەرەوە و لە ناوە لە کەنەدا تاکو ئەگەیتە نیوزیلاندا کە ئێمە هەڵسین بە دامەزراندنی سنتەرێک طبعا ئەمە کەی بوو ئەمە لە پارەوە بوو کە هەستین بە دامەزراندنی سنتەرێکی ئەتایەستی لە کوردستان یەکگرتو بەبێ لایەن بۆ ئەوەی ئەلو فەرموو دەنجی نایە لای من دەنجی دێ لای ئێوە بەڕێزانە سەر دەنگ قەتە بوو دەنجی دێ بەڕێزان وابزانم دەنجی قەتە بووە لای من نازم ئەگەر لای ئێوە دەنجی دێ بڵێن دەنجی دێ بەڕێزان زەحمە نەبێ ئێستا کامیرەتان بۆ دەنێرم ئێستا کامیرە دەنێرم بەس لای من کاک خورشید دەنجی قەتە بووە دەنجی هەیە دێ یان نا بەڕێزان نییە دەنجی نییە باشە دواتر وەری دەگرمەوە خۆشی قەتە بوو ئازاد شەنگاڵی فەرموو بەڵێ دواتر وەری دەگرمەوە بۆی قسەکانی خۆی بکە چکە گرنگە کەوا 3 ڕۆژ بە لێستا قسەم کرد پێم گوت من ئەندامی هیچ ڕێکخراوێک نابم پێم وت دان بەو قسەیەدا بمنێ سیر ئەو سەخیفانە سەیریان کە تووشی چی بووین لەگەڵ ئەو سەخیفانە سەیریان کە لەگەڵ ئەو سەخیفانە کورە تووشی چی بووین ئەرە وەڵڵا لە ئەخلاقتان ئەرە وەڵڵا لە ئەخلاقتان ناویشی لە خۆی نایە شەنگالی سەخیفی کوڕی سەخیف ئەوە پەروەردەی خانەوادەتە
باشە ئەوە بزانە چێ بۆ خوشکت بۆ دایکتی دەرێناوە لەبەرەوە هاتی سەیریکە ئەوە ئەخلاقیتیان بەڕێزان لەبەرەوە تااقەتمان نەما بەرنامەی ئازادیشدا بدەین لەبەر ئەو سەخیفانە باشە بزانە داخۆ چێ بۆ دایکی دەرێناوە چێ بۆ خوشتی دەرێناوە چێ بۆ هیچی دەرێناوە یعنی دەنجیم نژ نییە سەخیفینە بێ ئەخلاقینە فەرمو کاگواران ئەڵێ ئەوە نەخۆشی سایکۆلۆجیان هەیە ئەو سەخیفانە ئەم کاتت باش دکتۆر گیان سەرچاو هەر بژیت ئەمن وەکو خۆم کە لەنا ئەو بابەتە بووم پشتڕاستی هەموو قسەکانم دەکەمەوە سپاس بەڵێ ئاها بوو تەلەفۆنمان بۆ کردی تۆ هاتی بە شێوەیەکی زۆر زۆر کورت و کابراوتی کوردی و کرمانجی و کورتی هاتت بەڵێ قەباتت کرد بەسەرمان ئەملێت عاجز بووم تەنانەت ئەوەی کە قسەی پێکردی من بووم و یەکەم جاریش بە خۆتم وتم دکتۆرتی چێوتم ئەو نەتووڕە بووم پێت گەردرم ئازاکە 100 قسەم پێکردی وابوو بەڵێ دانی پێدادەنێم قسەکان وابوو بەڕاستی من خۆزگا خوازم بەو کاتانەی کە من پشتیوان عەبدوڵڵام ناسی دەهات مەسەر لایەکانی و شتی لێ فێر دەبووم و دادەنیشتم کڕی بێدەنگی بۆ خۆم شت لێ فێر دەبووم و بەکارم دێنا بۆی ژیانی خۆم بەڕاستی من ئەڵێم وەکو خۆم ئەڵێم ئەوەی کە من بینیم لە کوردستان تۆ ناتوانی ڕێکخراو یاسانترێکی بێلایەن ڕابگەێنی دەبێ ببیتە کۆیلە واتە لە کۆیلەی ئیسلام خۆت ڕزگارکە ببیتە کۆیلەی یەکێکتر بەداخ و پەژارەیەکی زۆرەوە بەڕاستی پێڵێم زۆر زۆر پەشیمان بووم بە ئەوەی کە ماوەیەک نازانانی من ئەوە چاوەڕێم ئەکرد لە ئیسلامیەکان کە دژاتیمان بکەن ئیسلامیەکان دژاتیان نەکردین یعنی بەڕاستی من تا ئێستش ئەتوانم بڵێم یەک ئیسلامی دژاتی نەکردین یەک ئیسلامی ڕێکخراوەکەژان ڕێکخراوەکە دەزانین چۆنە بۆچی ئیسلام دژایت نەکردی بە ئەوەش با تۆزێک واقع بین چکە ڕێکخراوەکەی هێشتا هیچ فعالیەت و کار و کردەوەی نەکردبوو تۆ ڕێکخراوەکی هیچ کار و کردەوەی نەکردبێت چۆن دژایەتی بکات تۆ دەبی بێ کۆنفرانسێک بکەیت کۆبوونەوە بکەیت میتینگ و لەسەر تەلەڤیزیۆن دیارکەوی و قسە بکەی و بەناویان و زۆربەی زۆری ئیسلامیەکان ئاگاداری ئەو مۆزوع زۆربەی زۆری ئاگادار نین ڕەنگ ئێستا کە ئاگادار هەندێکیان ئەوە نیانی هەڵە ینی نازانم چی بڵێم نیانی هەڵا بەڵام ئێستا بۆ ئەوەی کامێرام وەرگرت کە پشڕاستی هەموو قسەکانت بکەم بەڕاستی وەکو کەسێک کە ناو بابەتەکە بوو بەڵێ پشتیوان عەبدوڵڵا لە ڕۆژی یەکەمیش ئەگەر هەبوو وەکو چۆن بڵێ ئامۆژگاری وەکو مامێکی گەورە پڕێ ئامۆژگاری کردین بەڵام دانی پێدا دەنێم بەم مرۆڤایەتیم سوێن بەسەری دایکم پشتیوان عەبدوڵڵا لە ڕۆژ یەکەم و لەگەڵ ئەو بابەتە نەبوو بەڵێ هەر ئەو شێوە کە قسەی کرد کشایەوە بە ڕەختترین شێوە ئاوها بوو کە یەکێک لەوانە من بووم دڵم لێ یێشا قسەم پێ کرد نەکشامەوە باەوە با ڕاستکەینەوە بۆ بەڕێزان من ئەندام نەبووم تاوەکو من ئەندام نەبووم تاوەکو بکشێمەوە لە سەرەتا بە خاڵە سەفوانیش گوت پەیوەندی بە من کرد چەند مانجێک بەرێستا گوتم من کار ناکەم لەو ڕێکخراوە تەنانەت خاڵە سەفوان بە منی گوتی کاکە گیان خۆت پرۆژەکە بنووسە گوتم کار ناکەم سەفوان وە کاتێک پێتان هینا و پەیوەندیتان بە من کرد من یەکسەر تەلەفۆنم لەسەرتان داخستەوە گوتم جارێشتر بۆشتی وا پەیوەندی بە من مەکەنەوە لەبەر ئەوە کێشانەوە چەمکێکی دروست نییە لێرە چکە من ئەندام نەبوویمە تاوەکو بچێشمەوە لە سەرەتاوە من لەگەڵیدا نەبوویمە دەمزانی دەسیسەی پارتیە دەستی پارتیە و دەستی پاراستنە لەبەرەوە بە هیچ جۆرێک من لەگەڵیدا نەبوویمە باشە بەڵێ ببوورە من ئەو وشێ هەڵە بوو بەکارمێنە بەڵێ قسەکان تۆ ڕاستە و پشتگیری دەکەم و هیچیشم نەما بەس دەمەوێت بۆ بەرادەران ئەوە ڕوون و ئاشکرا بێ کە دکتۆر هەر لە خۆی قسە ناکە من وەکو خۆم ینی دەمڕاست دەبمەوە بۆ ئەو قسانەی کە دکتۆر کردی ڕێزی خۆشەویستیم هەربژیت نەمانی چاو هەربژیت سەر چاو کاکوەران هەربژیت کاک ئاڵان کەرکوچی فەرموو ئازیزم ئەوینەی ناسین وەری ناگرین داوای لێ بردنیش دەکەین بەسێتی نێوگەڵمان پێنیشاندن بەڕاستی ئەو شتە قێزەوەنە
تاقەتمان چوو لەو شتە پیس و قێزەوەنا سلااو ڕێز کاک دکتۆر هەر بەژی سەرچاو کاگاڵان سەرچاو باەکسل بێمە سەر بابەتەکە ڕاستی ئەوەنێ ئینتیڤەی تۆ گرتوتە زۆر باشە چونکە ئەو بیر و بڕایی کە تۆ هاتە دەربارەی مەسەلەی ڕێکخرا و ئەو شتانەکە هەرچی چۆنێ هەوڵ بدەیت ئەگەر لە کوردستانە بێەوە دەسەڵاتدارەکان یان خەنە ژێڕەکێتی خۆیان بەڵام ئەوەی تۆ ئەو ڕێگایی تۆ بێگومان منی زۆر بیرم لێ کردووە بوو کە زۆر باشە و تۆش جێی باوەڕیت و خەڵکی ڕێزی بۆ تۆ هەیە و جێی باوەڕە وەکی تر لە نەوەتەکانەوە بگرە تا ئێستا لە بەشکو لە کۆتایی هەشتاکان ئەو خەڵکی لە دەورەوی وڵات بە تایبەتی ئەو نە هاتن و پاریان کۆ کردووە و کردەوە پاشان ئەچوون ڕسمی چەند مناڵێکیانە گرت پیاچوزانە مناڵانە چێنی لەوانەیە مناڵی خزمەکانی خۆی بوون جامێن ئەمەیە بەس وەکو بڵێ سەجێشن بەجەنابەت بڵێم من ئامادەم و پشتیوانی تۆم ئەگەر تۆ بتوانی پاشان بەخۆی وەرگرتنی بیر و ڕای بێگومان برادر ئازیزەکانەوە و برادری خۆشەویست و دڵسۆز و پاک بند بنووسی بۆ ئەوەی کە ئەو سنووقە ئەو کاسەیە کە باست کرد ئەگەر جێبەجێ بێ وردە بۆ نمونە ئەگەر چی یەکێک ئەگەر پرۆژەیەکێ ئەگەر نەک پرۆژەوە شتەکە گەورە بێ بەڵام ئێوێ یارمەتی چەند مناڵێ بدا لە کوردستان مەرج و بەندەکانی هەمووی بنووسە کاک دکتۆر بەڵێ دەی بنووسێ میکانیزم هەبی یەک بۆ مناڵانە بگا کە زیاتر شایستەی پارەکەن ئەگەر هاتوو بارودۆخی ئابووری خانەوادەکەیان گۆڕا ئەو پارەکە ڕابگیرێ سێ لە بنەمای خزم و خزمانێ نابی ڕاستەکەی دەبی دووسێ کەس لە هەر شارێک لە منتیقەیەک کە یەکتریش نەناسن بەیەکەوە لژنەیەک پێک بین بۆ دیارەکردنی ئەو مناڵانە چوار ئەو کەسانەی کەوا پارەکە دەدەن فۆرمیان بۆ دەچی بۆ نمونە تۆ دەڵێ من ئامادەم بڕی ئەوەندە دۆلارە مانگانە بۆ ماوەی 2 ساڵ بدەم یعنی مادەم تۆ تەوقیع کرد دەبی 2 ساڵ ئیلتیزامی پێوە بکەیت ئەوە نییە مانگەک تۆدا دوای مانجی دووەم بڵێ ڕاستەکەی پارەم نەماوشتی لەو بابەتە دەبی سەیری ئیمکانیەتی خۆی داهاتی خۆت بکەیت دوای 2 ساڵ و ئەگەری هەیە دووبارە ینی نوێی بکەمەوە تەجدیدی بکەمەوە باشە تێگەی هەموو ئێمە کاتێک لە سەرەتا کۆمەکی ساڵانەی بەردەوام بە 100 مناڵ دەکەین هەر مناڵی مانگانە 1000 دلاری بدرێتێ لەسەر بنەمای ئەوە دەیکەین کە ئێمە دەتوانین چەند پارە بەدەست بێنین ناکرێت تۆ مانگێک پارەی پێ بدەیت 2 مانگ پارەی پێ نەدەیت تێگەیشتی چۆن هەموو ئەو شتانە دەکەین لە کاتێکی نزیکدا لەبەر ئەوە ویستیمان هەموو میکانیزمەکان هێدی بۆ نمونە لەوانەیە با بڵێن 10 بەندە یا 20 بەندە شتێکی وا بکە کە ڕێ بگرێ لەوەی کە من بۆ نمونە من با بڵێن داوای 1000 دلارێک بکەم و ئەڕۆم چەند مناڵێکی کەسوکاری خۆم ینی ئەو کەسانەی کە پارەکە ئەبن بۆ نمونە با بڵێن من کە داوای 1000 دلارێ بکەمەوە چمەوێ نابێ بە خزم و کەسوکاری خۆم بدەم چونکە من پارەم هەر ئەوانە یاخود ئەو ڕۆژە باست کاک ئاڵان ئەو کارە نابیتن منیش بگەرمەوە کوردستان خزم و کەسوکارم هەبیتن من بۆم هەیە کەسێک دەستنیشان بکەم بۆ ئەو لیژنەی لە منتیقەیەکی شاری هەولێر بەرپرسن بڵێم خانەوادەیەک دەناسم زۆر دەستکورتن فەرمو ئێوە بڕۆن خانەوادەکە ببینن خۆتان هەڵی بسەنجێنن ئەگەر مستحق بوون چەند خاڵێکەیە لەسەر بنەمای ئەو خاڵانە بۆی دەبڕێتەوە تەنان بۆم نیش نییە پارە لە سندوقکە دەربێن ئەو ڕۆژەش جەنابەت باست کرد وتت بۆ نمونە خۆ من ناتوان بڵێ وەڵام من بە تەکسی هاتم و ڕۆشتم و سیارەیەکی دڕعیشم هەبوو نازانم ئەو مەسروفاتان هەمووی بخەمەسە نەخێر بشتەکە بێتە گاڵتە بەڵام ئەگە بەندەکانە بنووسی و پاشان بیخێتە سەر سایتەکەت بۆی هەمووی لێ تێ بگەن بەندەکان وابێ کە ڕێ بگرێ لە کەسانی ناسەریۆس جدی نەبن بەس ئەوە و من لە ئێستاوە بۆ جەنابەت پشتیوانیم هەیە و ئابادەی خۆم هەیە هەرچی جۆرە یارمەتیەک بێت لێرەوە لە وڵاتی سویدەوە بەسەر چاو من باوەڕی بە کەسی تر نییە تەنانەت نەخاچی سوور نەخاچی سپینە ئەو شتانەوانە چووکەوانە هینن شەریکن
من وەختێک سپانسۆری وڵد ڤژنم دەکرد دواتر کەسێکم بینی گوتی بڕوا بکە گوتی زۆربەی دەدەزرێ وڵد ڤژنیش گوتی هیچی گوتی بە شوێنی خۆی ناگا هەمووی کلاواتە لە سویدا ڕۆژ نییە سکەنداڵ فەزایە هەیە پیشان نەدرێ لە میدیاوە کە ئەمانە کە چۆن مەسەلەن بە دەیان ملیۆن دۆلار یان دزیوە یاخود جەنەرال دایرەکتەر شێفەکانیان کە چۆن مناڵبازیان کردووە و نازان چۆ بۆ لەبەرەوەی شەریکەیە شێفی هەیە مدیر عامی هەیە و نازان چی شتانە بەڵام ئەوەی جەنابتێکی ئەو کات کەس ناتوانێت با بڵین پارتی یەکێتی هەرچی شتێکی بێ بێتە ناو دەستکاری بکە و بیگۆرە بیدزێ و نازان چی ئەوە زۆر باشە دە لە دە زۆر سوپاس هەر بژیت کاکە برا هەر بژی سوپاس هاوکاری من بەردەوامە و منیش حساب لەگەڵ زۆر سوپاس دەکەم هەر سوپاس یەک دقە بزانینەوە چی بوو یەک دقە بزانین تێکستێکم بۆ هاتووە لەلایەن بانەوە بانە بزانین چییە چی نووسیوە بانە لێرە دکتۆر ئەو ناوەش وەرمەگرە ئەگەر داوای کامێرەی کرد بزانم چێیە ئەها ناویان ڕەستا ئەمەیان یەک دەستت خۆش بیبانە تۆ کاری باش دەکەی لەوێ یەک دقە کامێرە دکتۆر باشە دەوەرە بڕۆڵێ چوی ناوت بە ناوی بانە دروست کردیە چی ناوت بە ناوی بانە دروست کردیە کامێرە دکتۆر وانە ئێمە زۆر لە ئێوە زیرەکترین چکە خەڵکانمان هەیە لەوێ ئاگادارمان دەکاتەوە کە ناویان بەناو دروست دەکەن نانا ئەو باندم کرد بەڵێ ئەو باندم کرد بانە لەوێ لەگەڵم لەسەر خەتە پێم دەڵێ ئاگادارم دەکاتەوە بەڵێ ئەوە خوێڕیەکانن ئەوە هیچ پوچەکانی کوردن بەڵێ کارلۆس ئیتۆری فەرموو تۆ دەناسین چی غەریب تووشی چ بووینە نێوگەڵ نیشاندان ئەو مۆدی لەشتان داهێنا دکتۆر ئەم کات هەر بژیت کاکە برا چۆنی هەواڵت چۆنە سەلامت بێ و زۆر لە بسەرم بابەتە قسەت کرد لە زۆر بێ لەسەرم بابەتە قسەت بکەم فەرموو دەست خۆش بێ کاکە حزبەکانی کوردستانیان عێراق تەسەووڕ کە آخر انتخابات طبعا عێراق هێشتا لە کورد باشترن آخر انتخابات ئەمانە هەسان وتیان مەدەنیەت بەناو خەڵکی عێراقیە لە جنوب بڵاو بووەوە وتیان ئەمە حکومێکی مەدەنیمانەوێ قەیس الخەزعەلی کەسێکە کەنی عەسای ئەهل الحەق هەیە ئیمانی بەوەیە قودس ڕزگارکە هەسان نووسی ئێمە مەدەنین کاکە دیکتاتۆر هەموو شتێکاتە هین خۆی من بەس ئەوەنە بە خەڵکی هینەرم بۆچی من حەقم چییە بە ئیسلام وەگە من لە ئەوروپا بژێم چاو ئیسلام دەرچێ بەس کاکە منەمەوێ ملەتەکەم لە عوبودیەت ڕزگارکەم منەمەوێ خەڵکێکە تەمەنی 30 ساڵە لەوە ڕزگاریکەم شەوان کە هەڵە سێ میزەکاتە خۆیان لە ترسی جنی ناچێتە سەرئاو ئەمە شۆڕشی پێ ناکرێت منەمەوێ یەکەم جا فکری ئیسلامی و ئەو دنیا و ترس و غەیب و جەهەنم و جنی لە عەقڵ دەرکەم خرافەی لە عەقڵ دەرکەم ژیانێتری ئەمەل بڕیکەم هیوای ببڕم کەوا ژیانێتر نییە هەستێ لێرە ژیانی خۆش بۆ خۆی دروستکە من حەقم بە ئیسلامەوە نییە وەکو دین با بمێنێ بەڵام حەقم بەوەیە خەڵکەکەی شعبەکەی خۆم لە عوبودیەت ڕزگارکەم ژیانی خۆشیان بۆ دروستکەم باشە بەڵام پارتی یەکێتیە هەر کەسێکی دەسەڵات بە ئێستای گۆڕانی شەوە چەند کەسێ لەناو گۆڕانە من پێشتر دەنگم داوەتە گۆڕان بەڵام ئێستا کەسانی زۆر خراپی تێیە باشە ئەمانە هەتای سازم حوتیان 8 کابینەی حکوومەت هەیە 5 وزارەتی تعلیم تربیە و تعلیم کەوتە وزارەتی تربیە و پەروەردە کەوتەتە دەست یەکگرتوو بۆیە هەتاوەکو ئێستا سێرەکەی تعلیم و تربیە لە کوردستان بەرەو دواوە هەڕوا باشە ئەمانە دێن بۆ تۆ ڕێکخراوەکەنەوە و ئێلن بە کەیف خۆت قسە بکەی ئەمانە یانەیە کۆنتڕۆڵت بکەن باشە
ئەمانە بەس خەریکی دزی و تۆ وازین یەکشت با پێ بڵم یەکشت ئیسلامیەکان هەرگیز داوای وەزارەتی ئەوقاف ناکەن چونکە دەزانن مزگەوتەکان لە خزمەت خۆیانە کێشەیەکیان نییە بەڵام حەسەن البەنا ئیخوانیەکان کاتێک پرۆگرامیان دانا لە پرۆگرامەکەیان دەڵێن دەبی هەموو شتێک بکەین لە پێناو کۆنتڕۆلکردنی پەروەردە و خوێندن ئەوە بەرنامەی کۆنیتیان و ئاوا هاتوون چکە پەروەردە کۆنتڕۆلکردنی مامەستاکان غەسلکردنی مێشتی مناڵ مزگەوتەکان غەسلی کۆمەلگا دەکەن قوتابخانەکانیش غەسلی مێشتی مناڵ لە قوتابخانەکان تەواو دوای نەوەیەک دوونەوە توانیت کۆمەلگا بە تەواوی کۆنتڕۆل بکەیت ئەمە ئیخوانیەکان دەیکەن لە کوردستان ئیخوانەکان بڵێن لە کوردستانە یەکگرتوون 5 کابینەی وزارەی تەربیەی وەرگردووە هەتا ئێستا مەعقولە تۆ لغەی عەرەبی لە کوردستان بخوێنی کە تۆڵی عەرەب دوژمنما ئەمە نیە ئەمە کۆنداکتەری ئەمە تەناقوزە هەتا ئێستا لە باتیەوەی مێژووی دینەکان بخوێنی تو بەس ئیسلامیە بخوێنی و ئیسلامیش بکاتە کولی طب و بکاتە کولی هەندسە و بکاتە کولی علوم و ئیسلامیە تحدید هینت کا تحدید مستقبلت کە ئاخ بۆیە بەرەو دواوە باشە من لێرە نیە دژی هەموو ڕێکخراوێک و دژی پارەکۆکردنەوەم بۆ مناڵ و وشتوانە بەسە با ئێمەش ینی ئەو خەڵکە لە سوالکردن دەرکەین ئەگەر ڕاستەکە من خۆم تەلەبەم لێرە دکتۆر من تەلەبەم ئەخوێنم فول تایمە خوێنم و جاوایە بە شەوانی شەکەم و جاوایە بە بۆخنیندە لە باڕێکی شەکەم بۆی بەڵام لەگەڵ ئەویشە ئەتوانم مانجی 50 یورۆ بدەم بۆچی بۆی قەناتێ دروست کرێ قەناتێ بۆ ئەتای دروستکرێ ئەگەر قەناتێ دروست کرا ئەو کاتە من پارە ئەدەم پارادەم قەناتێ بچێتە هەموو ماڵێکەوە لە بەرەوەی ئەنتەرنێت لە وڵاتی ئێمە خراپە خەمی قەناتت نەبی قەنات وەردەگرم کاروا لەسەرەوەش دەکەم مادام دەسەڵاتی کوردی ئەوەندە خوێڕیە بە تاکتیکیش بێ خۆمان دەکەین بە مەسیحی بۆی قەناتێک لە کەناڵە مەسیحیەکان وەربگرین چارمان ناچارە گەیشتین بەو ڕۆژگارەی کە دەسەڵاتی خوێڕی کوردی دێها تەلەڤیزیۆن و کەناڵی ئاسمانی لەبەردەستە کەناڵ لە کەناڵە مەسیحیەکان وەردەگرین هەفتەی 2 کاژمێر تەوجیهی کوردستانی دەکەین تەقڵەیان پێ لێ دەین خەمی ئەوەش نەبێ ئەوەش جێبەجێ دەکەین هەروە گوتم لە دنیای سیاست ئەخذ و عەتایە باشە لەگەڵ ئەوەش من بڕوان بە خوراپەگەری ئاینی نییە بەڵام زۆر جاروێ چارمان ناچارە چکە ناکرێت لە چوارچەوەی فەیسبوکدا بمینینەوە بکەوینە بەر لێ شاوی ڕەحمەتی سمێڵ قوتان ڕیپۆرتمان بکەن و ڤیدیۆکانمان لا بدرێ و ڤیدیۆکانمان لا بدرێ و فەیسبوکمان بسووتێ و پۆستەکانمان بسووتێ کەلچی نەما من دەمێک هەستم بۆ کردێ کەلچی نەما و قەناتیش بەدەست دێنین خەمی ئەوەتان نەبیتن بەڵام خۆم ئەو فترەی تۆزێک تەندروستیم ناتەواوە و بەدەستی دێنین و قەناتەکە بە کەیفی خۆمان دەبی بە کەیفی خۆمان بەڕێوەی دەبین و بە کەیفی خۆشمان قسە دەکەین خۆچوزان ئێمە لە قەناتەکان باسی چی دەکەین تۆ وەرە دابەزە سەر ئاینی مەسیحیش چوزانن تۆ بە کوردی قسە دەکەی یعنی چی تێدا لەولاوە بڵێ مەسیحیمە و لەولاوەژی تر دابەزە سریانە کەی مشکلە مشکلە نییە کاکە بۆ بیدایە ئەوە کێشە نییە من ئەگەر تەلەبەیەکم 3 ساڵە لە ئەوروپام 50 یورۆ مانگانە بدەم خەڵکەسانێک 600 بدە ئەتوانین خۆمانیش دواتر قەناتی ناتوانی کاکە تەلەڤیزیۆن زۆر تەکلیفەکەی زۆرە کاکە برا کەناڵی ئاسمانی تەکلیفەکەی زۆرە تۆ تەنها نەک کەناڵی ئاسمانی تۆ بەردەوام لە کوردستانیش چی دەخەنە سەر تەشویش لەگەڵ تەشویشەکان تۆ بەردەوام دەبی بیگۆڕی تەکلیفەکەی زۆر زۆرە تەلەڤیزیۆن بە من و بە تۆ ناکرێت ئەگەر هاتوو 1000 کەس ئامادە بن ساڵانە یەکی $1000 بدەن ئەوە دەکات ملیۆنێک بەڵێ تەلەڤیزیۆن دەکرێت بەڵام ئەگەر ئەو ئامادەیە تێدا نەبی تەلەڤیزیۆن ناکرێت چاوی چاوم من دەزانم ئەو مۆزوعە کورد هەیە 1000 کوردت بۆ دەدۆزرێتەوە ساڵانە $1000 بدە بڕوا بکەن نییە نییە من دەزانم من لە هینە من ئەڵێم قەناتەکە زۆر گرنگە ئەگەر هەبێت دەمێک ئەسمان بەوە کردیە من ئێستا قەناتم بدەنێ بەرنامەجی 2 ساڵ ڕیکۆرد دەکەم ڕۆژانە تێیدا بڵاو بکرێتەوە ڕۆژانە تێیدا بڵاو بکرێت و تاوەکو بۆ ماوەی 2 ساڵ 3 ساڵ بەردەوام ئێوە ئیمکانێتیشمان هەیە دەتوانین قەناتی وا بەڕێوە بین بەڵام چێ ئامادەی تێدایە کەس ئامادە هەر ملەتی کورد کاکە برا هەمووی دەوێت پارە بێتە گیرفانی وڵای تر دکتۆرە زانین چۆنە ئەڵێ هینە ناتوانین نیشێمە ئەوە بکەین ئێمە خەڵکی باشیش هەیە جەگزاری ڕەشبینیش نەبین بەڵام بەڵام بۆ کاکە من دەڵێم بۆ دانانی تەلەڤیزیۆن لایەنی کەم پێویستمان بە 1000 کەس هەیە هەر یەکەشان بڵێ من ساڵانە $1000 دەدەم ئەوە دەکات 1 ملیۆن تەلەڤیزیۆن دادەندرێت لە 1 ملیۆن کەمتر هەبی تەلەڤیزیۆن داناندرێ ئایا
1000 کەست بۆ دەدۆزرێتەوە ئەگەر بۆت دەدۆزرێتەوە فەرموو تۆ بەرنامە بکە خەڵک کۆکەوە 1000 کەست کۆ کردەوە یەکی $1000 ئەوە تەلەڤیزیۆن دادەنێن 1 ملیۆن ئەوە 1 ملیۆن تەلەڤیزیۆن دادەنێن و بەرنامەکانمان پەخش دەکەین و تەنانەت کەسێکیش دادەنێن لە ئەوروپا کە خۆی بەرنامەکان بەڕێوە بە کەسانیشمان هەیە لە ئەوروپا زۆر تەبیعیە ئەو کاتە دەتوانین فەرموو دەتوانی ناتوانی کاکە فەرموو تۆ ئەو پرۆژە لە ئەستۆی خۆت بگرە من بیرم لەو مۆزوعە کردوتەوە دەستت خۆش بێ دکتۆر من ینی شتێک نییە بە شانازیەوە ئەیکەم بەڵام هەر ئەوە نەتوێڵم ماوم دکتۆر من هاتۆمە ئێستاکە خەریکم هەندسەی میکانیکی خوێنم بە زمان ئەڵمانی زۆر زەحمەتە کاتم سفرە دەزانم کاتم سفرەوەی لا بە زۆر بە خۆشحاڵیەوە بەڵام بۆ نە ئەگەر بتوانین 2 ساعاتێکی شۆرگەین لە هەفتەیەکە ئێمە بتوانین دکتۆر من ئەلێرەوە با لە خۆمەوە دەست پێ بکەم ئەڵێ الاعتراف بالذنب فضیلة من خوشکەی خۆم خوشکی خۆم مامۆستایە یەکەمی هێنا لەسەر پەیمانگای مامۆستاکان هەمووی ئێستاکە کۆلیژی تەواو کرد و ماستەر ئەخوێنیە باشە هەتا وەکو 18 ساڵی بە حرفی پێوت ئێپ باشە لە کوردستانە زانی ئێمە کوردستان جارێ هەر هیچمانێ لەو سێ پارێزگایە بە تۆزێک کەرکووکشەوە وەکو عارەب وتی بەول البەعیر بەرەو دواوە ئاڕۆین مامۆستایە هیچی نییەکی نییە مامۆستایە ئەوەیەکی نییە مامۆستایە مستەوای نییە منهەج سفرە تەلەبە مەکتەب هەمووی ڕووخاوە تەلەبە هەر هەمووی خەریک ئایپاد و ئایفۆنە هەر هەمووی بۆتە ڕۆبێت لەسەر ئەوەیشەوە ڕۆژ بە ڕۆژ مزگەوت زیادەکە ئاخر ئەمەیە کارە سات من قسەم زۆرە بەڵام کەسانی تریش بە ئەیانەوەی قسە بکەن زۆر سوپاس دەکەم بەڕاستی دەستی خۆش بێ کاتێکی شاد زۆر سپاس هەربژیت سەرچاو ڕێستەیە سەرچاو هەربژیت من پێم وایە چەپەکان گروپە چەپەکانی بۆ نمونە کوردستانی ئێران گروپە چەپەکانی کوردستانی باشوور حیزبە کۆمۆنیستەکان کۆ ببنەوە لەگەڵ ئارتیستەکان بەیەکەوە دەتوانن هەمویان تەلەڤیزیۆنێک دروست بکەن بۆ نمونە بڵێن کۆمەڵا تۆ ڕۆژانە 4 کاتژمێر حیزبی کۆمۆنیست تۆ ڕۆژانە 4 کاتژمێر فڵانەشت تۆ ڕۆژانە 4 کاتژمێر ئارتیستەکان 2 سعات بۆ ئێوە بەرنامەی خۆتان ئاوا بەڵێ ممکنە بتوانی ئیدارەی تەلەڤیزیۆنێک بکەیت لەمە کەمتر بێ ئیدارەی تەلەڤیزیۆن ممکن نییە و بۆت ناکرێ من دەزانم تەکلیفی تەلەڤیزیۆن چەند کەم پێ دوای عەلی باپیر چۆن تەلەڤیزیۆن بەڕێوە دەبێت لە ڕێگای جاشایەتی بۆ ئێران عەلی باپیر ئەو پیاوەیە تەلەڤیزیۆنی هەبێ ئەخر عەلی باپیر ئەو پیاوەیە تەلەڤیزیۆنی هەبی عەبدولجنس اللەتیف ئەو پیاوەیە تەلەڤیزیۆنی هەبێ ئەگەر هاتوو نۆکەراتی بۆ وەهابیەکان نەکا یەکگرتووی ئیسلامی ئەو پیاوەیە تەلەڤیزیۆنی هەبێ ئەگەر هاتوو نۆکەرایەتی بۆ قەتەر و بۆ تورکیانەکە نەبابە تەلەڤیزیۆن پێویستی بە ئیمکانیەتێکی زۆر هەیە ڕێزبەر ئەحمەد نا پێویستی بە ئیمکانیەتی زۆر هەیە ئێمە پرسیمانە چەند تەکلیف دەکات چەندی دەوێ سڵاو دکتۆر سەرچاو کاکە برا هەربژیت هەربژیت بەڕاستی دکتۆر ئەو پرۆژەیە خۆی ئەوڵەوە بنازە ئەو ڕۆژێکە قسەمەکە بێکەوە باسمان کەوتمانە هەموو ناوی هەنێک کەس پێوتی کەوانە ئایدی پاراستن و لای خۆش ئەگەر بخۆ لێرە ناوەکان هەنەبە من پێم نەوتی خۆم ئاگادار بوو دەزانم و خۆم دەمێ هەڵیان سەنجێنم بەڵێ بەداخەوە کۆیلە نابڕێن ناومانە بۆ مەسەلەی ئەو ڕۆژ ئەوەی کەوا بڵێن ئەو هاریکاری مناڵ و مێنای کوردستان من ئامادەم بە هەموو شوێ ئامادەم ئەگەر جەنابەت خۆت دایرێکت خۆت سەرپەرشتی بکەیت من ئامادەم سپاس دەکەم متمانەت بەڕاستی تۆ زۆر جێسیقی منێ بەڕاستی من ئەگەر جەنابەت سەرپەرشتی بکەی ئامادەم وەکو کە داوای لێبوردن دەکەم سپاست دەکەم ئەلبەتە کاک ڕێزبەر ئەگەر ڕۆژێک لەو ماوەیە هەوڵ دەدەین مەجموعە کەسانێکی کە جێگای متمانن یا ئەوانی دەستمان پێیان ڕادەکە کۆ بکەینەوە کۆبوونەوەیەک بکەین لە فەیسبوک قسە و باس سەبارەت بە پرۆژەی ئەو سندوقە بکەین هەر کەس ڕەئی و ڕاو بۆچوونی خۆی بدا چکە نەک من بەتەنیا و نەتۆ بەتەنیا بەڵکو گروپێک بەیەکەوە بڕیار بدەن زۆر باشترە ڕەنگ بێ هەندە لایەن هەیە من بیرم لێ نەکردوتەوە بەڕێز بیری لێ دەکەیتەوە کەسی بیری لێ دەکات زۆر باشتر لەوەی کەوا من بەتەنیا دابنیشم کە بە عەقلی خۆم بڵێم ئەوە لایەنەکان هەمووی داپۆشراوە بەڵام دەبینی کەلێنی زۆری تێدایە ئەلبەتە ئەو کارە دەکەین
لە لایڤیت نا دواتر من قسە لەگەڵ دەکەمەوە دەزانم ئەو کار لە لایڤم کاتێک تەلەفۆن کردووە تەلەفۆن بۆ دەکەمەوە ئاساییە ئاساییە هەر بژین زۆر سوپاس کاک محەممەد بۆکانی فەرموو سڵاو لەبێ دکتۆر جان سەرچاو کاک محەممەد چۆن ئەحواڵت چۆنە ئەو کاتت باش بە قوربانی چاوت بم سپاس بۆ ماندووبوون دووبارە دکتۆر جان ببوورەوە تازە لە خەوەستاوم کەمێک وازم نادورە بۆیە کامێرەکەم نەکردەوە داوای لێبوورنێکی ئاساییە دەتناسین تۆ دەمێکە دەتناسین زۆر تەبیعیە ئەمە خزمەتکارم دکتۆر جان چاوت ماز دەکەم دکتۆر ئەمن باش بە حاڵی خۆم ڕێبواری ڕێگاتم ببوورە کاکە برا فەرموو سوپاست دەکەم نا بە قوربانت بم هیوادارم باش بی دکتۆر جان ئەمن کاکە جانە من لەگەڵ ئەو بیر و ڕای تۆم هەشتێک بە من دەکرێ ئەمن وەک ڕێبوارێکی ئەو ڕێگایم لەسەر متمانە و باوەڕی تۆ هەرچێکی پێم دەکرێت دکتۆر جانە من خزمەتکارم و بەسەر چاو دەگەم هەمومان خزمەتکاری هەمووان خزمەتکاری ڕێباز مرۆڤایەتینەوە گومانی لەسەر نییە ئەو ڕێبازی من بڕوان بریتە لە مرۆڤایەتی دیارە بەڕێزیشت زۆربەی زۆری ئازیزانیش بڕوان بە هەمان ڕێباز هەیە ئیتر بەیەکەوە دەبی دەست بۆ کارێک ببینکەوە بتوانین بە شێوەیەک لە شێوەکان خزمەت بکەین و تەنانە مەوزوعی تەلەڤیزیۆنیش دەمێکە من بیری لێ دەکەمەوە ئیتر بە شێوەیە لە شێوەکان دەبی لە فەیسبوک دەربچین ڕاستەکەی دەبی تەلەڤیزیۆن بەدەست بێنین بەڵام چۆن دەبی چۆن نابی ئیتر بەڕاستی گەورەترین کار و گەورەترین دڵسۆزی کە من تا ئێستا دیومە لە نێو میلەتی کووردا دکتۆر ئەوە بێ مزامرە و بێ هەموو شتێک ئەتۆی ئەو کەسێک کە بەتڵوو بە گیان وەختت داناوە ئەو تااقەت و توانایی تۆ کەس نیتی باوەڕ ناکەم هیچ کەسێکەکەی بێ ئەوە نییە کە بڵم پێدا هەڵدان و ئەوە بەداخەوە جارێک هاتمە لای فاتمە خزمەتت گەورەی تۆ سابت بۆ دکتۆر نەک قسەی منە هەرپژیت سوپاس دەکەم ئازیزی ئەمن هەموو جارێک کتومە شانازی دەکەم کوردم چون کەسانی وەک تۆی ڕەسەن و دڵسۆز کووردە بەڕاستی چونکە ئێستا وای لێ هاتۆ کوردبوون عیبە دەڵام ئێستا بەداخەوەی لە هاتۆ بەڕاستی شەرمەزاریە کوردبوون ئیتر لە هەموو ملەتێکەوە هەیە بەڵام ڕاستەکەی دەبەنجی ملەتی کورد گەیشتۆتە ئاستێک بێوێنەیە ئیشی ئێمەش ئەوەیە کە دەبی ملەتی کورد وشار بێتەوە بۆی بتوانێت ئیتر هەنگاو بنێ بەرەو پێشەوە میلەتێکە لە شوێنی خۆی چەقی بەستووە چاق بەداخەوە ئیتر هیوامان هەیە من پێم وایە شەپۆڵێکی ئارتستی شەپۆڵێکی دژە ئیسلامی شەپۆڵێکی دژە دینی لە کوردستان سەری هەڵداوە بێوێنە بووە لە مێژووی کووردە هەر بژی دەگەڵمان کرد ئەلبەتە تۆش پانگێشە دەکەین بە گوێرەی کاتەکانت دەستمان پێدرا بگە بۆی بەشداربی لەگەڵمان لە کۆبوونەوەکە باشە ئەمن بەسەر چاو حەج کاتێک دکتۆر جان ئەتۆ ئەمر فەرمووی من حازرم بۆ خزمەت یەک قسەی کاکەڵوێ زاخین هەیە بەڕاستی کاکەڵوێ زاخین کەسێکە لەو کەسانی کە لە دەرووندا سوتاوە دەرونی سوتاوە هەڵوێ زاخین هەڵوێ زاخین قسەیەکی هەیە دەڵێ کورد دوو زمان و یەک جۆی هەیە ئێمە لە زیاتی نسلی جدید بدەینە دەرێ نسلی تازە بدەینە دەرێ دایک و بابمان زیندوو دەکەینەوە دێنینەوە بەردەم و چاوی خۆمان وە دوای ئەوان دەکەوین ئەمڕۆ لەگەڵمان بەشدار بوو لە بەیانەکەی لایڤێکم کرد کاکەڵوێ هەندە قسەی کرد ئەگەر سەیرکەی هەندێک قسەی زۆر جوانی کرد لەو لایڤەش ئەمڕۆ بەیانی لەگەڵم داوە کاکەڵوێس کەسێکە لەو کەسانی کە بەڕاستی شانی ئەوەیە جوێی بۆ ڕابگری کاتی بۆ دانێ ینی خۆتی پێ بسپێری بە هەموو شتێکەوە کاکەڵوێ دێکەکە لەو مرۆڤ بە جوانانە دکتۆر لێرەوە سڵاو و ڕێز و خۆشەویستیم بۆیە هیوادارم ڕۆژێک توانم قسەی لەگەڵ بکەم دیسانیش دکتۆر ئەمن وەک خۆم حازرم حەز کۆبوونەوەیەک هەر چۆنێک ئەمن پێم بکرێ بەشدارم لەگەڵ تۆی مرۆڤ دۆست و ئازادی خواز و ماندوونە ناست بەڕاستی کاکە برا زۆر سپاس کاک محەممەد بۆ بەشداری کاتن ناگرم سڵاو ڕێزم هەیە بۆ تای برادەران خۆشەویستی دکتۆر جان زۆر سپاس کاگوریا دەڵێن دەیەوە قسە بکاتم بزانم کاگوریا کامیرەی ناردیە
کاک وریا باوەڕ بگرین اینجا یەک دوو بەڵێ ئەوە کاک وریا فەرموو. بەستونی دانەیە کاکە برا. ڕۆژ باش دکتۆر گیان سەرچاو فەرموو. دەنگ و باست من باشم فەرموو سەرچاو. پێم خۆشە 2 دقە 3 دقە مەجالم دەی هەر لەسەر ئەو سنتەرەوە مۆزوعەکە خلاص بوو ئەگەر دەتوانم قسە فەرموو. تر دکتۆر گیان سنتەرەکە تێک چووە بەس بۆ مۆژوع قسەی لەسەر بکەین و بە ببێتە دەرسێکیش بۆ هەمومان. ئەو شەوە لەگەر جەنابیشت لە لایف مەسەن پێکەوە قسەمان کرد من و کاک ئازاد و کاک زەردەشت و وابزانام ئەو شەوەی لەسرم داخستنەوە یا کامە شەو چکە دوسێ قسەمان کرد ئەو یەک شەو لەگەر تۆ لەسەر بەڵێ بەڵێ دیار بوو ئاگادار نەبوو بەڵام من ئەوەندە مودوتم مادام دکتۆر معنی نییە بە ئیشەکە بۆ هاتوتە ناو گروپەکە گە لە بیرت بێ ئەو شەوە بەڵێ بۆ مێژوو بڵێن ئەو سنتەرە من یەکێک بووم لە ئەندامەکانی بەڵێ بەڵێ بەڵام تێکچوو سەبەبی تێکچوو من لێرە پێم خۆشە لە لایڤەکەی جەنابەت دەمێنێتەوە باسی بکەم. بەڵێ سەرە دوو دیوی هەبوو دیوێکی پشتەوە بوو خەلفە الکەوالیز بوو کە من نەمدەناسین وە بەڕاستی پێویستشم بەوە نەبوو بیان ناسم. من لە ڕێگەی دوو برادەر کە بۆ معلوماتە من محایمە لە شاری هەولێر دادەنیشم. دووسێ کۆبوونەوەمان کرد لە هەموو کۆبوونەوەکان ئەو برادرانێک کە ئەندام بوون لەگەڵم دووسێکیان ئێستا دەیان بینم لە لایڤەکە بەشدار نەگە شایدیم بۆ بدەن. من لەوێ پێم وتم لەگەر دروستکردنی سنتەر نیمە سنتەر یعنی فکرەیە کە دووسێ جارە فەشەلی هێناوە بەڵامی تر ڕێی زۆرینە پێیان باش بوو سنتەر دروست بکرێیان دیار بوو وعد درابوو کە دەبێ ئەو سنتەرە دروست بکرێ تەکلیفیان لێکرا بوو بۆ ئەوەی ئەو سنتەرە دروست بکەن ئیتر ئەوەی مەسەڵەن پێم کرا پێم وتن کاکە گیان فکرەی سنتەر لە ئێستادا بۆ کوردستان ناگونجێ لەبەرەوەی راوەی حیزبەکانی تااقەتیان لێ چووە نەک ئێمە دانیشی تازە بێنەوە سەر دروستکردنی سنتەر دوای سنتەر کەرستەیەکی مرۆیی زۆری دەوێت ئیمکانێتێکی مادی باشی دەوێتن ئەوان بەس کێشەکان لەسەر ئەوە بوو ئیمکانێتی مادی هەیە ئەوتم باشە مادام ئیمکانێتی مادیتان هەیە ئەڵعەقەل بتوانین کەرستەیەکی مرۆیی باشمان لەبەردەست بێ بۆ ئەوەی لەسەر خۆمان تاوەستین. ئەی ئاماژیان بەوەی نەکرد سەرچاوی ئیمکانێتی ماڵیان لەکوێیە؟ ڕێکخراوێکی ئیسرائیلی بوو عەلا ئەساس من نەچوو بەناوە تەفاسیلانە بەڕاستی ئیشی من نییە بەس ئەوەندە وەکو سیاسەکەتان بۆ بکەم زۆریش تەکلیفم لەو برادەرە کرد کە لەگەڵ من ینی داوای لە من کرد لەگەڵی بەم ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە برایەکی ئەزیزە پێم وت من تکایە با دوو دەوائرتان بۆ بکەم دوای زۆر تەکلیفی کرد وتی حەزم لێ لەگەڵمان بی وتم تا ئەو شوێنەی حیزبایەتی لە ناو نەبێ لەگەڵتانم. بەڵێ بەڵێ باس ئەوە کرا مەسەلەن بۆ مەوزوعی پارتی ئاگدارە پێم وتن ئەگەر منطق نییە ئەو شەوە لەگە تۆ وام وت ئەگەر لە بیرە دەبێن منطق نییە پارتی ڕێ بە دروستبوونی ڕێکخراوێکی وا بدا لە ناو شار مێگەلکردنی کۆمەڵگە دەکات بەخۆی پارتی مەسلحەتی پارتی یان یەکێتیش هەموو حیزبەکان لەوەدایە کە خەڵک بەڕاستی گەمژە و نەزان بێتن ئەو کە خەڵک وشتەوە ئەو بازاری لاواز دەبێتن وتم تا ئەو شوێنە دەتوان لەگەڵیان بن بەس مەسەلەن ڕێگریتان لێ نەکەن ئیتفاقی هەر لە بینی خۆمان بەڕاستی دیار بوو شتی تریان تێدا هەبوو مەوزوعی کەوتو بووە ناوی لەسەر ئەو کەرستە مرۆ یەکەش کە هەبوو بەڕاستی هەر هەمیان پاشقولمان لە یەک دەگرت ئەوە حەزڵەوە پێویست ناکە لێرە باز بکرێتن مەوزوع هەندێ مەوزوع شخصی پاشقولیان لە یەک دەگرت من لەگەڵ ڕێز و خۆشەویستیم بۆ هەمیان تەجروبەیەکی فاشل بوو و هەمووشیان دەیانزانی کە تەجروبەکە فاشلە پێشمان وتن ئیستفادە لە برادرانی تر بکەن ینی من ئەگە ئیستفادە لە کەسێکی لە خۆم بە تەجروبە تر بکەم هیچ بە عیبە نازانم بابین بەڵام ئەوانە دیار بدەیان ود نەخێر با پێویستە ئەمە هەمومان پێکەوە ئەویشە بکەین و سەر دەکەین زۆرم تەکلیف لەوە کرد برادرام بزانن چی دەڵێن ڕەیان چیە دەربارەی کارەکەی جەناب دکتۆر گیان تازە گوێم لێ بوو باسی تەلەڤیزیۆنت دەکرد بڕوا بکە
خەڵکی کورد ئێستا ئەوەندە لەسەر سوسیال میدیایە نیو ئەوەندە لەسەر تەلەڤیزیۆن نییە. بەڵام ئەگەر ئەو قسانەی ئێمە لێرە باسی دەکەین لەسەر تەلەڤیزیۆن بی دەبیتە جێگای ئینتیباهی خەڵک. ئەوە زۆر گرنگە چکە شتی نوێیەکەوە تۆ باسی دەکەی، شتی نوێیە، خەڵک گوێی لێ دەگری. بەڵام سوسیال میدیاش کەڵکی نەماوە کاکەجان، ڕۆژانە ڕیپۆرت و ڕیپۆرتکاری ینی بەڕاستی بێتام بووە، زۆر بێتام بووە. ئێستا بینیت کەسێک ماوەرگر نێوگەڵی نیشاندا، هەمان ئەو کەسێک 5 ڕۆژ بە لە ئێستا 5 دقە نیشان لە چی دەکەی کاکەدەی؟ چی دەکەی؟ هیچ ناکرێت. بەڕێی من جارێ شتێک ئەو پێشنیارم بۆ جەنابەت کردووە، خۆت بە ئیسلامی و لە خەڵکی لاتولود مەشغوڵ مەکە وەریانگری، ئەوەی نایناسی وەری تۆ ئیستفادەیان لێ ناکەی، ئەوە گوێگرەکانی تۆش ئیستفادە لەوان ناکە، هیچیان پێ نییە، بەس دێن کار دەکوژیان ئەوە تێ تۆزەی میزاجت بگرن، ئیتریان جوێنێک دەدەن یان شتێکی وا ینی کامرێ دەکەنەوە بە ئوسلوبەشی ناشرین، هەر ئەوەندە یانی زیاتری پێدا نییە. ئەگەر ئەوان مەسەلەن کەسێکیان تایە با مەسەلەن وەکو ئەوەی دوێنە پێرێ کاکمەریوان کەسێک بڵێ دەمەوێت لەگەر دکتۆر دانیشم قسە بکەین لەسەر فلان بابەت لە فلان کات تەواو ئەویتر دامی بەڕێی من کاتی خۆت دەکوژی خراپ دەکە کاتی خۆش بکوژی. دەربارەی ئەو فکرێک جەنابەت فکرێکی زۆر باشە، نامێت کاتت زۆر بکوژم. من لە هەولێرم ئەوەی بە من کرا لە خزمەت دامە. سپاس دەکەم. ئیتر من پێم وایە باشترین شتە سندوقێکی کۆمەک پێ بهێنرێتن و ئەوی ئیمکانیەتی و بەجووری توانای خۆی کۆمەکی مەجموعە مناڵێک بکەی برێ ئیشێکمان کردیە زۆر زۆر باشە چکە پارەی تیان نییە و کەم کەسیش بەشداری بۆی ئەوەی نەک پارەی تێدا نییە، دەبی پارە لە جیرفانی خۆت بدەیت پارە بدات بۆیە شتێکی باش ئەگەر وا هەر بژیت. سپاس دەکەم کاگوریە ئازی سەر بژیت هەر بژیت کاکەبرا، زۆر سپاس. کاگنی هات فەرموو تۆش وەربگرین. فەرموو 3 دقەش بۆ تۆ کاکە نیهات اینجا بۆی کۆتایی بەرنامەکەی بێن من دوا قسەی خۆم بکەم. فەرموو. باشە ئەزیزم، لای من بەیانیە، بەیانیتان باش. هەر بژیت 6:30 بەیانی خۆش. مامە دکتۆر هەر بژیت. مامە دکتۆر بەسەر نسبەتە ئەو بەرنامەی خۆتان بۆ پارە خڕکردن و نازانم چۆن بینم چۆن ئەو بەرنامە چۆن دانن بۆ ئەمریکا، چ کەسێک هەیە، ئەمن بەشدارم بەشدارم بەرنامەکە 2 ساڵە بی 5 ساڵە بی هیچ کێشەم نییە لە بابەتی مادی، ئەمن هیچ کێشەم نییە لە خزمەت دامە. ئەوەش بین چۆن من زۆربەی ئەوەڵجار کە هاتمەنەوە سەر بەرنامەکەت ڕاستەکەت دەوێ لە ڕێگایە ئازاد قەڵا تووزی قسەی عەمان هەیە چۆن خێزانی من و ئەوان و نازان خزم و نازان چۆن ئەوها لە بەرنامەکە کە بەشداری بکرد، وەلی ئەفکاری من ئەفکاری خۆت ئەزانی ئەفکارم چۆنە ئێمە لە عائلی ئەو هاینا، یعنی بابم و دایکم پورزانە و عزیز الحاج حبیب مامە کەریم ئاموزانە، ئەگەر عزیز الحاج و حبیب مامە کەریم و ئەوان هەموو ینی بن ئاموزان ئەو ئەفکارمان لە کۆنەوە و ئەگەر بەزانێ حرەکەت ئەنسارتان هەبوو لە کوردستان تۆزی هەڵوەشا و دوا چوونە لوبنان و چوونە دەری بۆ ئەوروپا، ئەوەش حرەکەت ئەنسار نە ئەنساری ئیسلامی، ئەنساری حرەکە خۆت باشە لەزانێت. باشە کاکنیهات ئەگەر کۆتایی بە قسەکان بێنی بە دەقەیەک چکە کاخورشیدیان ریپۆرت کرد لەبەرەوە ئەوە لەسەر لەگەڵ لەسەر خەتە دڵ دەمێ باشە ئەویش گرنگە ئانی و چرکە باشە نیو چرکە بنسبەت بەرنامەی تلڤیزیۆن بنسبەتی بەرنامەی تلڤیزیۆن زۆر باشە، چۆن لە تەلەفۆنەکانی من فاکس نیوز و ئەوان چشتەکە زۆر ناجەحە. هەر بژیت مامە دکتۆر بەس ئەواندا بین پەیوەندەکەی یارمەتیەکەی بین چۆنە ئەو پار ئەوان ئاگادار دەبی کاکە نیهاتیان. باش ئەیزەم چاوت ماش دەکەم. بەڕێزان ئەوە کاخورشید دەڵێ ریپۆرت کرام لەبەر ئەوە فەیسبووکەم ئەوە لەگەڵتانە با قسەی خۆی بکە. فەرموو کاخورشید. دەنجی چۆن دێ بەڕێزان؟
دەنجی هەیە ڕێز سڵامە بۆ هەموو هەواڵان و هاوبیرانمان چاویان ماچەکەم یەکە بە یەکە سەبارەت بەو دەنگوانەی کە بەڵاو بووینەتەوە و بەداخەوە کە چەندین کەس هەڵدەستن بە تەمان کڵاوەکەی خۆیان بکەن بەسەر سەری ئێمەوە هەڵەکانی خۆیان سەختکەنەوە بەسەر سەری ئێمە طبعاً پێش دوسێ ڕۆژ ئەو بوو کە پەیوەندیم کرد بە جەنابتەوە دکتۆر کە ئێمە چون بتوانین سنتەرێک دابمەزرێنین دۆر لە هەموو دام و دەستگای ئەمنی و حزبی و بەو شێوەیە کە ئێمە بە هیچ شێوەیەک ئامادەنین بچینە ژێر کاریگەری هیچ حزبێک هیچ لایەنێکی سیاسی هیچ لایەنێکی ئەمنی ئێمە چاکو ئێمە خاوەن فکرەیەکی ئازادی خوازین بۆ ئەو شەمپیرکردنی کۆمەڵگا تاک بە تاک پەیامەکەمان ئەوەیە هیچی تر نییە تەحەداشەکەین لە سەرانسەری جیهان کەسێک بێت بەڵگەیەک بێنێت بڵێت ئەوانە پەیوەندیان کردووە بەو دام و دەستگای سیخۆڕی یان ئەمری یان حەج بابەتێک کە ئەوان خۆیان حەزیان لێە و پێ ئەڵێن تۆزێک بابێنە سەر بابەت تۆ 4-5 ڕۆژ بوو تەلەفۆن بۆ من دەکردەوە بوو پێرێ بوو وا بزانم قسەمان کرد پێرە بوو یا دوێنێ بوو گوتر ڕێکخراوەک پێکاتەوە لەو بابەتە بەڵێ پێم نەوتی من ئەندامی ئەو ڕێکخراوە نابم وە لە ڕێزی ئەو ڕێکخراوە کار ناکەم پێم گوتی یان نا بەڵێ بەڵێ بە منێت وت کاک مەریوانیش پێیوتومە ببراتومە هیچیان ئامادەنین کە ببن بە ئەندام یان ببن بە ئەوە هەر شتێکی تر کە ئێمە کۆمەڵێک ئەتایس هەستەوین بۆ دامەزراندنی سنتەرێک ئەویش سنتەرەکە ئەبێت مەرجدار بێت وایە وەڵحاصل ئەوە گرنگ نییە بەڵام من چکە ئێستاکە دەڵێن ڕێکخراوێک لە سلێمانی پێکاتووە یەک دەقاگەر مەجاڵی کا خورشید کەیفی خۆیەتیان دەڵێن ڕێکخراوێک لە سلێمانی پێکاتووە و دەنگۆ بڵاو بوویتەوە پشتیوان عەبدوڵڵا کاری تێدا دەکا من دەمێ ئەوە بە درۆ بخەمەوە چکە تۆ پەیوەندیت بە من کرد من پێم وتی من نە ئەندامم نەدەیان ناسم نەدەزانم چێن نە پەیوەندیم پێیانەوە هەیە وابوو یان ناکاکە گیان من دەبێ ئەوە یەکلا بێتەوە جاکەی خۆیانە من هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازم چێنی نەدەیانێ ئەو ڕێکخراوە پێک بنیا پێشانی ناوە وابوو یان نا با لە چوارچێ ئەو مۆزوعەدا با ببینینەوە فەرموو بەڵێ هەموو برادەران کە گوێ لە دەنگی ئێمەیە من ئامادەم بە هەموو شێوەیەک لە هەر شوێنێک بێ حازر بم شایدی بدەم کە جەنابەت کە دکتۆر پشتیوان بە هیچ شێوەیەک پەیوەندی بە هیچ ڕێکخراوێک و بە هیچ سنتەرێک و ئەولا و ئەولایەوە نییە ئەوە بوو کە جەنابەت وتت من ئامادەم یارمەتیان بەم لە هەموو دیوێکەوە لە ڕۆی ڕەوشەنبیریەوە لە ڕۆی پەیامی ئازادەوە بە هیچ شێوەیەکی تر تۆ ئامادەی دەرنەبڕیوە بیتە ئەو بارەوە ومن خاڵی من ئەوە بوو تۆ گوتت تەنانەت ئیسرائیل لە پشت پێکێنانی ئەو ڕێکخراوەیە گوتم نەفرەت لە ئیسرائیل من کار ناکەم بە هیچ جۆرەك لە ڕیجە حیزبە سیاسەکانی کوردستان وە ڕێکخراوێکەوە ئیسرائیل پێکبێنی وابوو یان نا فەرموو من دەبێ خاڵ بە خاڵ بەدڵنیاوە لە سەدە ساڵ وایە بەڵێ دەباشە زۆر دەستخۆش کا خورشید سپاس دەکەم بۆ بەگەر هەر بژیت فەرموو برا بەڕێسە تکاتان لیاکەم هەمووتان خۆتان دوور بگرن لەو بابەتە بزەوەنانە بەسە ئێمە بە پەڵەمەری بە ئێمە دەست بخەنە ناو دەستی یەک بە هەموو بە کوردایەتی بە مرۆڤایەتی بە ئازادی خوازانە ئێمە هەڵسی کارێک بکەین کە گەل و نیشتیمانەکەمان استیفادە بکات نەک تاکی خۆمان بڕۆین بگەڕین بە دوای پارە و بەرژەوەندی تاکی بەرتەسک زۆر سوپاسان
دوالي بديجا كم كنمتواني للايف كلالايف بومو ريبورت كلا فيسبوك كم راجيرا هربجيت كاكا بدا خوانا كويسم باتنغ ورانك اما دبم او موضوعيا هربجيت سباس رانك صلاة وحموتان وسانتاو هربجيت سباس هربجيت كاخوشي او برزان باراستي كان بابدوين تناند من آمادنيم لهيج رخراوك آمادنيم نب من بجاشي ناوخوي نجاشي ناوچەیی نەجاشی ئەقلیمی نەجاشی نێودەوڵەتی ئێمە خۆ مسلمانان نین قابل ئێمە عەلی باپیرین خۆمان بفرۆشین بە ئێران عەبدولجنس لەتیفین ساڵانە 3 سەفەری سعودیە بکە ئیخوانیەکانن خۆیان بفرۆشن بە قەتەر و بە تورکیا بستنەوەی ئیسلامین جاسوسی بۆ سعودیە بکەن مەلاکەریکەرە تەلەڤیزیۆنی بۆ دابنن بە پارەی وهابیەکان ئێمە ئەو کارانە ناکەین باشە ئەو کارانە ناکەین چکە ڕێگای ئێمە دیارە بریتێ لە وشارکردنەوەی کۆمەلگای کوردی و ئیسرائیل کار دەکا لە پێناو ئەوەی ڕەوتی ئیسلامی لە کۆمەلگا ئیسلامیەکان بوونی بمینێ بۆ گەوجاندنی تاچی کۆمەلگا ئیسلامیەکان چکە بەرژەوەندی ئەمریکا بەرژەوەندی ئەوروپا بەرژەوەندی ئیسرائیل لەو شوێنەیە کە ئاینی ئیسلام بمینێ و گەنجی کورد و گەنجی وڵاتانی ئیسلامی بگەوجێنرێن ئەمە بەرژەوەندی ئیسرائیل لەوەیە هاتوون کاتێک ئێمە تاوانبار دەکەن بەوەی کە ئێمە بۆ نمونە دەستی ئیسرائیل ئەوانە زۆر دەبەنگن ئەوانە خودی خۆیان سەر بە ئیسرائیلن مەلاکەریکەر خۆی سەر بە استخبارەتی ئەمریکیە بەڕێزان دەبەنگەکەی تریان سەر بە پاراستنی پارتیە تڕکەنەکەی تریان لە بەریتانیا سەر بە ئیسرائیلیە خودی خۆیان ئەوانە خۆیان فرۆشتیە بەوانە ئەسڵەن ئەوروپا و ئەمریکا پێتان وایە سەخت بێ ئەگەر ئەمریکا بێ ئیسلام لەناو بە پێک چاقنە ئاوە نەک لە ڕێگای کوشت و کوشتار کەناڵێکی تەلەڤیزیۆن دادەنێم کەناڵێکی تەلەڤیزیۆن و تەحویلی دەکەم بۆ وڵاتانی ئیسلامی ڕۆژانە 2 سعات بە زمانی ئەفغانی 2 سعات بە زمانی فارسی 2 سعات بە زمانی کوردی 2 سعات بە زمانی نازانم چی تەوجیهی وڵاتانی ئیسلامی دەکەم لە ڕێگای بەڵگەی بەتوانە و تەقلە لێ بداتن و دەقەکانی قورئان دانە بەدانە لە ڕێگای هێنانی زاناکانی ناسا و زانانتر بۆ سەر تەلەڤیزیۆن مقابلەیان لەگەڵ بکاتن و لەسەر دەقەکانی قورئان دانە بەدانەی بەدرۆ بخاتەوە ناتوانی ئەڵبەتە دەتوانی لە خلالی یەک مانگ تەقلە بەچی لێت داتن باشە بە ئیسلام لێتدا بەڵام نانەوێت کاکە ئیسلام لە بەرژەوەندی خۆیانە چۆن ئەو کارە دەکەن تۆ بیانەوێت ئیسلام شەقێک لە ئیسلامدا لە دەوڵەت جیای بکەنەوە خوراافە لە کۆمەلگا بوونی نەمێنێ تا گوشیار بێتەوە بیر بکاتەوە پرسیار بکە شک و گومان بێتەوە ئەمە هەنگاوە بەرە وشیاری کاکە گیان خەڵک وشیار بەوە ڕێگا نادا سەربەت و سامانی بە هەدەر بچێ و بە خۆڕایی بدزرێ خەڵک وشیار بەوە ئازادی و دادپەروەری دەوێ ئازادی و دادپەروەری بوونی هەبێ بەرژەوەندی ئەمریکا و ئەوروپا و ئیسرائیل دەکەوێتە مەترسیەوە مەوزوعەکە زۆر بە ڕۆشنی دیارە مەوزوعەکە زۆر بە ڕۆشنی دیارە باشە بەڵێ ئێجا چیە قەشە پشتیوان دەی ئینجا ئێستا ئەو جارەوەرم بمانکەن بە مەسیحی بە ئەو کەڕۆ کورە نەما ئێمەتان کرد بە زەردەشتی ئێمەتان کرد تاسوانە دانەیەک نووسیبی خۆی کرد و وەژن دەیگوە تۆ تاڕی ئەبووی کورە دەبنگ من تەمەنم 17 ساڵ بوو تاوەکو 17 ساڵ بوو تاوەکو سەردەمی تاوەکو دواتر چوون بۆ کۆلیج تاڕی ئەی چی و تەڕەماشی چی و ترخێنەی چی و کورە ئەو میلەتەت بینیوە بە هەموو درۆیەک دەکەن بە هەموو درۆیەک هاتوون هەموو درۆیەک دەکەن یعنی من نازانم بەڕاستی پەلە قاژەیتان کەوتۆتە ئەو ڕاستە 5 ملیۆن مسلمان لە کوردستانی باشوور وەڵامتان پێ نییە بۆ قسەکانی پشتیوان عەبدوڵڵا هاتوون دی ئایا و قسە و قسەڵۆک دەکەن یعنی لە 6,000 مزگەوت لە 10,000 مەلایەکی عاقڵتان نەدۆزیەوە بێ دیبەیتمان لەگەڵ بکە سەبارەت بەوەی تۆواوی پیا و لە گوند دروست دەبێ یا لە طریقەی پشت نەبوو مەلایەکتان نەبوو باشە مەلایەکتان نەبوو نیتانە ئێوە دەبەنگن ئێوە گەوجێنراون باشە گەوجێنراون تصور کە ئێستاکە قورئانێکی کوردی هەبایە دەیگوت أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهبل العظيم
ئەی سێمەیاڵ قوتانی کوردی دەبەنجی موسڵمانیان ئەڵا گیان دروستی کردووە جوتە گونتان بەڕێکی و پێچی و بەجوایان ئەڵا گیان نەیزانی وەیشی هێلکەی گونچیە وەی گیایان دەڵێتن تۆواوی پیا و دروست دەبێ لە تریقی پشتی پیا و کاتێک جیماع دەکەی ئەی نابینی تریقەی پشتت زۆر دێشێ وەی گیایان کاتەک تۆواو دەردەپەڕێ ڕەنگی سپی و جوانە بە قوربانیان ئەی نابینی ملەتی ئیسلام کەثیر و جیماعن وە لە دوای جیماع و گان دەست دەکا بە ئێش و ئازار تریقی پشتی سمێڵ قوتاییان صدق الشەیطان العظیم ئەو وەحی بوو لە جبە ئێستا بۆم هات سوڕەتی نیکاح یا تەسەوڕکەن دقی قورئانتان وا دەڵێ باوکی باکم دقی قورئانتان وا دەڵێ قسەی من نییە یعنی زۆر سوپاس جوبە زۆر سوپاس زۆر سوپاس جوبە گیان وەحی بوو هات دەست بەجێ بەڕێزان وەحی بوو هات لە دڵم جا ئەو وەحیە جاروێ کاتێک زۆر بە قووەتە دێ دەم لەرزێنێ لە شوێنی خۆم ئام لێ دەکەم وەحیەکە باشە سوڕەتی نوتفە بوو کاکە ئیدریسی گیان نوتفە باشە سوڕەتی نوتفە بوو ئازیزم نوتفە باشە ئەوە جەماعەتی نووسەری وەحی بۆم بنووسن لەسەر پەلکەدار خورما و لەسەر بەردی تەخت و بۆم بنووسن باش نییە دواتر جەمعەکەی عوتمانی کوڕی عەفان دەیکا باشە دواتر ئەو دەیکاتن بەڵێ وەحی بوو بۆم هات بەڵێ هەر ئێستا نابینی بابەت هیچ نەبوو لە کاوڕە هات جوبە پێی دەوتم من دەم خوێندەوە بۆتان بەس لە سەرەتا شتێکم لە بیرکرد دەبوایە بڵێم أعوذ بالشيطان من الإله الرجيم بسم الهمل العظيم سوين بمجين ويجاين شكو الله جان سوين دخوا دلي والمص يعني مجين يعني سوين دخوا بمجين باشا سوين دخوا أوم لبيت كله بسرطة وقينا دواتر إضافي بودا كاين مشكلة كمان نابي لقلوا بینوسە کاکە جان بینوسە کاگواران هەشتی ئاوا بووە یعنی چیە پێویستی یعنی پێویستی بە بیرکردنەوە هەیە ئەوەتە بۆم هاتوو دەست بەجێ و بڵاوم کردەوە لە شوێنی خۆی پێشتریش ئامادە سازیم بۆ شتەکانی محەممەد هەمووی ئاوایە یعنی لێتان بۆ بەشتی عەجیب و غەریب لێتان بۆ بەشتی عەجیب و غەریب باشە لێتان بۆ بەشتی عەجیب و غەریب چکە زمانی عەرەبی ناز هەموو شتی قۆڕی ئاوایە باشە کاک مارک تۆ وەردەگرین دوو دەقە کاکە جان دەنگت نایە ئەوە ئێستا هەیە گوتت هەم ببوورە لە سەرەتاوە لەگەڵتان نەبووم مەشروعێکتان بەدەستەوە بۆ چی بووە توانی کورتێکم پێ بڵێ نا ئەوە دوو ڕێکخراو پێک دێنین لە کوردستان ناوی پشتیوان عەبدوڵڵای تێدەخەن من ئاگام لە هیچە ڕێکخراوی هیزری ئازادیان پێکینا لە سەرەتاوە گوتم کاکەجان من کاری تێدا ناکەم من ئامادە نیمە تەسلیم بە دەسەڵاتی سیاسی بم ڕێکخراوی شتریان پێکەناوە لە سلێمانی دی ئایا بڵا بۆی تۆ پشتیوان عەبدوڵڵاشی تێدایە وەدی ئای ئەوەشیان کردێ کە گوایە من قسەم کردێ لەگەڵ مەلا بەختیاریش تۆ تەسەووڕ کە چیان لێ کردێ مەوزوع نە ئاگاداری هیچم نە هیچ کاکەژان بۆچی من تێگەڵ بەو شتانە دەکەن بۆ مۆزوعانە دەکەن پێم وتینە باشە دووش مۆزوعی پێکەنانی سندوقی کۆمەک ئەگەر ئارتستەکان ڕاست دەکەن هەمویان ئەو ڕێکخراوانە پێک دێن لە پێناوی پارە لە دەسەڵات وەربگرن سندوقی کۆمەک بۆ مناڵانی یەتیمی کوردستان پێک دەینین 1000 کەسە 1500 کەسە چەندە ساڵانە برەک پارەی دەخەینە ناو کۆمەکی کۆمەڵێک مناڵی هەتی و لێ قەوما بکەین لە بازاری بێڕەحمانە دەری بێنین بینێرین بۆ قوتابخانە ژیانی مسۆگەر بکەین وەرە ئەو پرۆژەیە باشترین پرۆژەیە جاو کاتە ئەتەیستی
ڕاست دەرەکەوێت کێ و کێ نیە بەڵێ ئەڵبەتە ئێمە یەک کێشەمان هەیە ئێمە کاتی یارمەتی کەسێ بین وازانین هەر مەعیدەی پێویستی پێیەتی باشە من لەلای جوانترین و گەورەترین یارمەتی بتوانین یارمەتی تاکی کورد بی ئەوەی هۆشیاریکەیتوانێ و سیستەمی پەروەردەی بۆ بگۆڕی سیستەمی تربیە ئەوەی ئەوەی بۆی بگۆڕین ئەجینا وڵاتەکە خۆی دەوڵەمەنە کێشەی نییە کاکە وڵاتێکی دەوڵەمەنە بەڵام ئەو سامان و ئەو ژیانەی کە هەیەی بەدەست کۆمەڵەت شەتە و مافیاوە ڕەبڕێەوە هیوادارم ئەم ئەمێنەش واز نەمشتە قۆڕانە بێنن نان بەم مۆزوعەوە نەخۆن ئەوە ئاتایستەکان جاسوس دەرچون و ئیسرائیل و ئەمە کاکە ئاتایستەکان کەمیەتن لە وڵاتەیە لە زیادبوونن پەنا بۆ ئیسرائیلش پەنا بۆ دەسەڵاتی یەهودیت و مەسیحێتش بەرن حەق خۆیانە لەبەرەوەی ئێستا ڕاستەکەی گەیشتنێت ئەو قەنەعەتە ئەگەر هاتوو نەمانتوانی تەلەڤیزیۆن بە شێوەیەک بەدەست بینێن چارمان ناچارە کەسێکمان باخۆی با بکە بە مەسیحی ئێستا من بۆ نمونەت بۆ بێنم پێتان وایە ئەغڕەشید چییە مەسیحیە بڕوا بکە گاڵتەی پێدەیە تەنها بە وەرگرتنی تەلەڤیزیۆنێک خۆی کردووە بە دیارە لە قسەکانی دیارە گاڵتەی پێدەی بە مەسیحیەتیش بۆ نمونە بەرنامەی هەیە لەگەڵ چی پێدرێت ئایا وەتەعلیق لە ڕەمەزان لەگەڵ حامید عەبدوسەمەد کەسێکی مولحیدە هەر گاڵتیان بە هەموو شتەکان دێتن بەڵام چاری ناچار بەڵێ لە پێناو بەرژەوەندی خۆی تەلەڤیزیۆنێک نەک بەرژەوەندی خۆی بەرژەوەندی بزوتنەوەگە تەلەڤیزیۆنێک وەردەگرێت دەڵێ کاکجا من مەسیحیم مشکلە نییە پێشکەش دەکات بۆ لێدانی ئیسلام کارێکی باش دەکات بۆ نا ینی کەی مشکلەیە ئەو گروپانەی کە لە هەولێر و با من یەک ڕوونکردنەوەی بۆ خەڵکە بم کە نازانە چی لە پشتیوانەوە هەیە ئەمانەڵەن ئیسرائیلەکان کاکە یەک دوو ڕێکخراوی ئەیجنسی پرۆتەکشن ئەیجنسی هەیە سیکیوریتی ئەیجنسی ئیسرائیلین لە کوردستانی عێراق و لە هەموو وڵاتە عەرەبیەکانە هەن گەورن چی پێشکەشی خەڵکەکان سیکیوریتی بۆدیگارد پلانین ئۆرگانایزیشن تێگەی ڕێخستنەوە پارتی خۆی بنەماڵی بەرزانی یەکێکە لەو کەسانەی کە پەیڕە و پرۆگرامی سیکیوریتی ئیسرائیلی ئەکات تێگەی چێ با پرسیارکەن ئیشیان چێ لە هەولێر بۆچی یارمەتی ئەتایستەکانیان بۆچی یارمەتی زەردەشتەکانیان هەولێر لەژێر دەستی بنەماڵی بەرزانیەوە ڕۆبڕێەوە ئەیانەوێ بە دنیای دەروی پیشان بن ئەها ئێمە هەماهەنگیمان هەیە ئەوە تا ئەتایستەکان ئازادن ئەوە تا زەردەشتەکان ئازادن کە مەقەومایەتەکان و کە مەدینەکان هەمووی ئازادن ئەیانەوێ بە ناوی ئەتایزمەوانەیە دەستگایەکتر پێک بێنن لە 1970 پیلان و پرۆگرامی پارتی بێت خۆیان بۆ بنووسن چیە لەیت چیە نووسی چۆن بیرەکەیتەوە لە سایە دوی ناوی لێنن ئەتایزم و ئەتایستی کوردستان خۆی دانەوە احتیوای بستنەوەی ئارتیستی بکەن چکە دەزانن مستەقبل ئەم بستنەوە شەپۆڵ داوێت لە کوردستان زۆر بەهێز بووە بەهێزتر دەبێت دایانە احتیوای بکەن لە سایە نەوەنەوەی حاکمەکانی کوردستان کراون لە سایە نەوەنەوەی مامۆستاکانی کوردستان کراون لە سایە نەوەنەوەی دکتۆرەکانی کوردستان کراون بەڵام ئەتایزم زۆر پاکە ئەها بینیتان پارتی نێتوانی کۆنتڕۆڵەکە بیری ئازاد کۆنتڕۆڵ ناکرێت مستەحیلاتە نەکەنەوە هیچ دەسەڵات ئێوە بتوانن ئاتایستەکان دەستەمۆکەن دەستەمۆ ناکرێن ئەمانە مرۆڤانی یاخین دژی هەموو باوەکانە ڕەخنە لە هەموو شتێکە گرن تەنانەت لە خۆشیان لەبەرەوە هیوادارم ئەم پەیجە ئیسلامیانە و ئەو خەڵکانەشی بینەری و پەیجە ئیسلامەنن نان بە مۆزوعەوە نەخۆن ئاتایزم بێبەریە لەو شتانە ناتوان کاکە ئاتیزم کاک ئەروە گوتم لە سەرەتا تۆ لەگەڵمان نەبووی گوتم کەسی ئاتیست بڕوای بەشک گومان پرسیار عەقڵ لۆجیکەیە باشە لەبەرەوە ناکرێت بە باوکی پارتی کۆنتڕۆڵ ناکرێت ئەمە و ناکرێت تۆ تەنانەت هەروە گوتم تۆ کەسێکی ئاتیزبی بەڵام ئەندامی پارتیژبی ئەمەش ناکرێت ئەنی سەختە کاکە چکە ئەوانە حیزبێکن بڕوایان بە پرسیار و شک و گومان و ڕەخنە و عەقڵ و منطق نییە تۆ چۆن دەکرێت ئاتیزبی بەڵام ئەندامی حیزبێکی کە بڕوای بە هیچ کام لەو شتانەش نییە معقول نییە ینی معقول نییە بە هیچ جۆرێک لە وەصفی ئاتایزم دەرەچێت بەڵێ
قورآن و ئەو هەموو ئەحادیثانە و ئەحکام الطهارات ناتوانێت کۆنتڕۆڵی بکە ئەسا من پێم وایە دەنگی ئازاد زۆر پێویستی بە کەناڵی ڕۆژ بە ڕۆژ وەرە سەری کە ئەمە سوشال میدیا فەیسبووکێکی بسکۆلانەیە ڕیپۆرتیشیانەکەن ئەو دەنگی گرافەکەی دەمێک بەر لێستا کەسێک نێوگەڵی خۆی نیشانداوە جا نازانم فەیسبوک ئەوەش لا دەبایاننا هات نێوگەڵی نیشان یەک تکا لە ئازادی خوازانەکەم هەچ کەسێک چووە لایڤی موسڵمانەکانەوانەیە مەلاکان بانخوازەکان پێشەوەی خۆتان پیشان قەڵەمێکیان بۆ دەربێنن قەڵەم ئەگەر وتیانەوە چییە بڵێ ئێوەی موسڵمان کوێر دەرێنن ئێمە قەڵەمتان بۆ دەرێنین ئێمە بێخلاق و ئێوە باخلاق ئەگەر لیان پرسینەوە چی ئەی بەردەوام من قەڵەم بەدەست نییە ئێمە بێخلاق قەڵەم دەرێنین بەڵێ وازانی بۆچیە کاکە ئەو کێرگونی دەرێنێت لە فەیسبوک تەنها یەک نەفر ریپۆرتی بکە بڵێ ئەوەش چین نابەجێ ئەلبەتە یعنی لەبەرەوە من هەروەک بۆ نمونە کاک مارک من کۆتایم هێناوە بۆ وەرگرتنی هیچ کەس مەگەر کەسێک بناسم لە بەرنامەکانە ناکرێ بەرنامەی گەوەندە هیلاکبی دوو کاژمێر پێشکەشکی وەکو بەرنامەکەی دوێنم کەسێک وەرگری بێنگەڵی نیشان بدات حتا ئەوانەی کە زۆر بەڕێزن ئەو مسلمانانی کە زۆر بەڕێزن و جنێو نایەن یە بە پرسیاری قۆڕ و لابەلا لە مۆزوعەکە لا دەبا لەگەڵەوەیکە خۆی ڕوتەکاتەوە هیچ فەرقێکی نییە کاکە تەشویشەکەنەوە لە بابەت لا ئەیە تۆ باسی ئاسنی بووکەوە چێ باسی کەرەوزی بەربەلەدەکە بووەکە لە شتەکان لا ئەیە لەبەرەوە ئەوان ئێستا ئەبێت ئەوان داوا لە ئێمە بکەن بچین لەگەڵیانە مۆزوعەکە دینەکانیان دیبەیتی لەسەر بکەین نەوەکو ئێمە بچین داوان لێ بکەین داوایکی تەواو تەنها من کاتم بۆ نابوون تاوەکو 38 دوا مۆڵەتی تیان ئەگەر هاتو دوای دیبێت دەکەن دوایەوە دیبێت دادەخرێتەوە دیبێتم داخست لەگەڵ هیچ کەسێ داوا لە مەلا شتەکان نەکەن کاکە هەموو یەک شتیان پێ دکتۆر گیان شتێکی تازە نابیستیت شتێکی تازە نابیستی من ڕاوماسیم بەدەستەوە بوو پێرەشەو ئەو لایڤی دکتۆر هین بوو مەریوان هەڵەبجەی لەگەڵ ئەو مەلا جەلیل 4 ساعتی کاتی خۆم بە فیڕۆیە مەلا جەلیل هەر قاوە نەبوو کە لێ هەرەوەیە کاکە شتێکی تازەیان پێ نییە ڕیبار و قورئان و خوا نەیزانیوە کە بەحر ڕووبار و دەریا هەمووی بەحر هینی پاکانەی بۆ پێنەی بۆ هینەکانی خوا کرد کاکە لەگەڵ ئەمە دانیشتی دیبەیتی چێکەی بگی ئەو خۆی لە خۆی تێناگە ئەو مفەسیرەکان شەڕانە ئەوەی مفەسیران بژنیە گیاوە لەسەر ئەمە هیچ ئەتای سێزنی بە مۆزوعەکانیوان نایەوە خوانیان بکەن نامن تەنانەت بێتاقەت بووم یەک دوشتم بۆ نووسی مەلا جەلۆ یەک دوشتم بۆی نووسی دوا بێتاقەت بووم لە هیچی بووە و دەبا ڕووناک بیرەکان ئەتایستەکان ڕەجاتان لێ یەکەم هەج موسڵمانێک و هەج بانخوازێک ویستیشی دبەیتان لەگەڵا بکات بڵێ ئێمە تەنها دوو مەرجمان هەیە پێش ئەوەی دەست پێ بکەین من ئەلبەتە لە شوێنی کاک مەریوان بووم ئاەتی هەفتەی سوڕەتی ئەشوران بۆ دەینا کە دەڵێ جعل فيها أنهارا يقدق جعل فيها أنهارا باسي زويدك وجعل فيها رواسي والبحرين بينهما حاجزا ليقدق القرآن ده آماجة بنهر دكا وآماجة ببحر دكا لبرأوا دز بجلوي لملا جليل مدلا دمودو درود كرتش أو يقدق القرآن شبابود بينهم آماجة بأنهار دكا وآماجة ببحرين دكا دو دريا لا آيات حفظي سورة الشورى لبرأوا ما بستي الروبارنية بزان أو تدقق خوي بروشني وضله والله كاك مريوان آماجي بونهرت أولا تقسيم مليون تقسيم والله عربي كان نسراوه أجر يعني كرياكيبا أو القرآن أجركي هاتو الله يقر اسم تحت أنا قال لك كرياكيبا أولا نعم الله ما بس يو نبوه مالا كان بزنا أجرت شيء لا يعني شيء الله كريه كتكس كرياكي بارا أجر توبو تا وتود أجر من بم يك برسالة ما مصايب الرزق ملاكا الله ما مصايب الرزق توب عقل بيركي تو يا بدل أجر وتي بعقل الله باشا دستكان خوش بو سباس بو رازقويت كواتا قرآن دروي كرت نا من باميك برسال ملك دم قلت تواوي بياو لبون دروز دبي على طريقي بشت
من پرسیارم زۆر لێ کرد جوابی نایەوە ئەگەر وتی من بەدڵ بیرەکەمەوە ئەگە وەڵامی پرسیارەکەی و بڵێ من بەدڵ بیرەکەمەوە پێی ئەڵەم مامۆستای بەڕێز من لەگەڵ مرۆڤەکە دیبەیتەکەم عەقڵی هەبێت من لەگەڵ ئینسانی بێعەقڵا دانانیشم چوار عەقس تەواو دایخێرەوە بەڕێزەوە بەبێ سوکایەتی ئیتر بۆ خۆیان با بیر بکەنەوانێ معقول نییە تۆ لەگەڵ مرۆڤەکە مناقەشاکەی بڕای بۆ هەیە ئەمە هیچ ئەمە ئیشی نیە ئەمە ئیشی نییە مەڕی خۆڵی تایە بەڕاستی کات بەفی ڕۆدانە لەو سوات بابەتی تەماشا دۆکیومنتاریە فیلمێکی خۆش ئەو باشتر کاکە لەسەر لەگەڵ قەنەفەکەدا قسە بکە باشترە بڕواکە لەگەڵ قەنەفەکەدا قسە بکە لەگەڵ مەلایەکە باشترە زیاتر لێو تێگا چونکە ئەو مەلایە قڕمیش کراوە شتێکی پێیە کە تۆ قسەی بۆکەی وەڵامەکە حازرە وەکو پێم وتی مرۆڤی ژیر بۆ تێگەشتن گوێگرێن بەڵام مەلاکان بۆ جوابدانەوە گوێگرن خۆی وەڵامێکی حازر کردو بێنی وای what's the point وەڵامێکی پێگرفانە هەرچێکی پێوەیە تو بەدەم چاوتە دەستەکان خۆش لە کاتە سەرچاو هەربژی زۆر سپاس سەرچاو هەربژیت زەم یەک دوو بەڕێزی ترمایە کاکژانۆ کوردستانی باوەڕ بگرین من تەنها بە مەلاکان ئەوە دەڵێم مەلا بە مەندیلەوە مەلاژن بە تیزەوە ناوێرن دبیت بکەن لەگەڵ پشتیوانەوە فەرموو کاکە برا فەرموو کاکە سڵاو ڕێز هاوڕێیان حالی بکەم مەسەلەیەکی سنگی هەیە ئەڵێ لە جیاتی ئەوەی هەموو ڕۆژێک ماسێک بۆ دراوسێکت بێنی دەستی دراوسێکت بگرە و بی بە فێرە ماسی گرتنی بکە اینجا ئێمە پێویستیمان وەکو کاکە مارکۆتی تۆ کاتێک کە هەزروبیرت ئازاد بێ ئەو کاتە تۆ ئەتوانی داهێنان بکەیت ئێمە لەبەر ئەوەی فێر کراوین لە کۆمەلگایە کە عەبد بین کۆیلە بین ئیتر بۆت نییە هیچ شتێک بکەیت هیچ گومانێک بکەیت گشتی ئەوانەی کە شێخ و مەلایەکان ئەڵێن ئەوان یەقینە ئەوانی تر گشتی درۆیە ئیتر هەر بەم شێوەی ئەمینێتەوە هیچ گۆڕانکاری ڕوونادا بۆ ئەوەی گۆڕانکاری ڕوو بدات ئەبێت تۆ شکت لە هەموو شتێک بێت ئەبێت کاتێک کە شکت ئەبێت ئەو کاتە داهێنان دروست ئەبێت ئەو کاتە بۆ نمونە کاتێ یەکەمین جار کۆمپیوتەر دروستکرا پێ ئەوترا سەرچاو کاک دانێل سەرچاو کاکە برا ئەو بەڕزانەی تریش بەخێر بن فەرموو کاک بشینە فەرموو ئیتر قەبارەکەی گەورە بوو هێواش بوو بەڵام ئەگەر شک و گومان نەبایە ئێستاکە ئێمە لاپتاپ و مۆبایلمان بەکارن ئەهێنا ئەمە سەرچاوی داهێنانە سەرچاوی شکە ئیتر داڕوخان داڕمانی کۆمەلگایەکانی ئیسلامی هۆکارەکەی ئەوەیە کە گشتی لەسەر بنەمای یەقین و ڕاست و دروست پەروەردەکرێن کەچی گشتی هەڵەیە گشتی لەگەڵ پرەنسیپەکانی ویژدان و مرۆڤایەتی ناگونجێت ئەمە پێ ئەڵۆن انحیطاتی ئەخلاقی انحیطاتی عەقلی ئیتر بۆیە هیچ پێشکەوتنێک ڕوو نادا هیوادارم وەکو کاک مارک وتیت بە ڕێزت وتێت دووبارە گەنجەکان لاوەکان ئەوانەی کە حەس ئەکەن ڕاستی بزانن با دواتن بکەن یعنی من ناڵم ببنە ئەتیست بەڵام کە تۆ بڕوات بە شتێک هەیە ئەبێ بزانی بنج بنەوەکانی چییە لەسەر چ بنەمایەکدا مەزراوە من پرسیارەکەی فەرمووجار ئەگەر پێت وایە ژیانێک هەیە لە دوای مەرگ و زیندوبوونەوە هەیە و بەهەشت هەیە و دۆزەخ هەیە و تۆ دەتەوێت بگەی بە بەهەشتەکە و پەرتوچێک ئیدعا دەکا ئەو ڕێگایە پێیە باشە و پەرتوکە بە زمانی عەرەبی و بە زمانی تۆ نییە لەو سەردەمە هیچ لەوە ئاسانتر هەیە کە فێرە زمانی عەرەبی بی تو ویژدانت نەخێر هەموو تەکنۆلۆژیایەک لە بەردەستە گوگڵ پێچەوە نەئەکەمەوە دکتۆر جان ئەگە پێغەمبەرێکی کورد هەڵسا بە چوو بە جەزیرەی عەرەبی هیچ کەسێک بڕوای پێیا کرد نه. هیچ کەسێک بە کوردی نوێژیە کرد
هەرگیز نمونەش زۆرە ینی ئەوان ئاقڵترن لە ئێمە ئەوان ئاقڵترن طبعا کاتێک کە شەڕ توندوتیژی باڵادەست ئەبێت ئەو کاتە حەزارەت و مەدەنیەت لە ناو ئەچێت ئەمەش یەکێکە لە هۆکارەکان سیر کە ئیمپراتۆریەتی فارسی چەندە پێشکەوتوو بوو لەبەرچی داڕمانی بەخۆبینی کاتێک کە شەڕ و جێژا و یەخەیگەر اینجا بۆیە هیچ کاتێک بۆ ئەوەی شارستانیت دروستە بێ پێویستی بە ئاسایش هەیە ئەو ئاسایشە کۆمەلگا و پێکەوە ژیان دروست ئەکات کاتێک ئەمانە دروست بوون اینجا داهێنان دروست ئەبێت سیرکە لە ئیسپانیا بۆ نمونە بۆچی پێشکەوتن دروست بوو لەبەر ئەوەی گشت ئاینەکان بێکەوە ئەژیان بێ ئەوەی توندوتیژی هەبێت بەڵام پێچەوانەوە ئەمریکا ئێستا کە نمونەترین شت کە لە بەرچاومانە کە ئێستا کە بە چای خۆمان ئەبینین ئەمریکا بۆچی پێشکەوتووە هەموو جۆرە مرۆڤێکی تایە بەڵام بە پێی پەیڕە و دەستوری ئەمریکی ڕێز لە هەموو کەسەکان ئەگیرێت بۆیە پێشکەوتون و داهێنان ڕێزی لێ ئەگیرێت نەوەک سەری بپەڕێنرێت و ئەعدام بکرێت پێچوانەی کۆمەلگاکانی خۆمان هەر ئەوەندەم هەیە دکتۆر جانزەکەم سلااوڕێز بۆ دوستاوران زۆر سپاس بۆ بەشداریت من یەک بەڕێزی تر وەردەگرم اینجا کۆتایی پێدەینم لە کۆتاییدا ئەمە بۆ مەلاکان مەلا بە مەندیلەوە پیرێژن بە تیزەوە ناوێرند بەید بکەن لەگەڵ پشتیوانەوە دیاڵە دەی بە خێر بێن مەلاکان بزانین هیچ مەلاکمان بزانین بۆ نادۆزنەوە کچە کووردا بەخواشک و گومانم لێت هەیە کچە کووردا ناو لە خۆت نایە کچە کووردا شک و گومانم لێت هەیە زانم تۆ لەو بابەتانەی کەوا نێوگەڵت نیشان دەدەی بەڵام هیوادارم غەڵەتیش بم هیوادارم فەرم هیوادارم غەڵەتیش بم بەڵام شک و گومانم لێت هەیە فەرم هیوادارم غەڵەت بم دەی ئەو بۆم ناردی ئیتر ئەوە وەریش ناگری چکە زانی کەشم کرد یەنەوە گڕاز دەرچم زانە خۆی وەری نەگرت چکە زانی کەوا من ڕاستم باشە 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 ناوی لە خۆی نایە کچە کووردە وەڵحاصڵ ئیسماعیل بزانین فەرموو ئەوەش تۆش کامیرەت نییە باشە بەڕێزە من لێرەدا کۆتایی سەرچا هەمولایەکان بەخێر من لێرەدا کۆتایی بەرنامەکەم دێنم کاتێکی شاد بۆ ئەوی بەڕێز و ئازیز تاوەکو بەرنامەیەکی تر دەرفەتێکی تر هەر بژین هەرویستم ئەو بەرنامەیە بکەم بۆ ئەوەی ڕوون بێتەوە من نە ئەندامی ڕێکخراوێکم نەدەستم هەبووە لە دروستبوونی ڕێکخراوێک و نەبێت دەبم بە ئەندامی هیچ ڕێکخراوێک تاکە شت من کاری لە پێناو دەکەم دروستبوونی سندوقێکی کۆمەکە بۆ مناڵانی هەتی و لێقەوماوی کوردستان ئەو کات مرۆڤی دڵسۆز و مرۆڤ دۆست لە مرۆڤانیش ترجیا دەبێتەوە کە لە پێناو بەدیهێنانی پارەن بۆ گیرفانەکانیان لە ژێرناوی پێکێنانی ڕێکخراوی ئاتستان من لەگەڵ ئەو ڕێکخراوانە نیم کەم تا زۆر پەیوەندیم پێوە نییە خەڵک بۆ خۆیان چی دەڵێن پشتیوان عەبدوڵڵا ئەندامە ئەمە درۆ دەکەن ئەسڵ و ئەساسی نییە و ئێمە کار ناکەین ڕێبازی ئێمە دیارە چی و لە پێناوچی کار دەکەین و ئێمە تەسلیم بە هیچ لایەنێک نابین هەرویستم ئەو مەوزوعانە ڕوون بێتەوە بۆ هەموو لایەک هەر بژین کاتێکی شات